دۆستان میوانانی بەڕێز هەموو لایەکتان زۆر زۆر بەخێر بێن هەر لەگەڵ ئێوەش بەگەرمی بەخێراتنی جەنابی کاک سەلاح بەدرەدین دەکەم. کاک سەلاح بە داوەتی ڕسمی جەنابی سەرۆک بارزانانی لە کوردستانە، بەڵام لوتفی کرد داواتی ئێمەی قبول کرد بۆ ئەوەی کە باسێک لە بارودۆخی ڕۆژاوای کوردستان بکەین کە هەموو هەفتان ئەگەرێک دێتە پێشەوە کە ئینسان پێویستی بەوە بێ کە جارێکی تری عادە نەزەر بکاتەوە لە تێگەیشتنی بۆ سیاسەتی کارم بەخێر بێت. خودی ڕۆژاوا وڵاتانی دەوروبەر هێزەکانی کوردستانیەوە ئەو احتیمالانەی کە هەنە خەتەر چینە لەگەڵ کاک سەلاح بەدرەدین کاک ڕەحیم ڕەشیدیش دێت، بەڵام لە ئیستیقبالی هێندە میوانی ئەمریکیە لە مەتار قەول بوو 4 بگاتە ئێرە. هەر کاتی هات ئەو دەست بە قسەی خۆی دەکا. کاک ڕەحیم ئەو کات باسی دەکەم باز لە بارودۆخی ڕۆژهەڵاتی کوردستانی ئێران دەکات دوای نیشتنەوەی تەقریبەن ئەو قۆناغی ئەخیری خۆپیشاندانەکان و حاڵی ئۆپۆزیسیۆنی ئێرانی و پەیوەندیان لەگەڵ حەزبەکانی کوردستانی و کەسایەتیەکانی کوردستان. جا کاک سەلاح جارێک تر زۆر بەخێر بێ، زۆر سوپاست دەکەین. ئێستا چاوەڕێین لە ڕوانگای جەنابتەوە وەزعی ڕۆژاوا ببینین و ئەگەر خەتەرێک هەبێ کە هیوادارم نەبێ گوێمان لەبێت. فەرموو. شتي ماجي تقريبا 12 سال نوك متطور يعني مكارك واذكر وبنريني من اجواء كيف خشم كانه عيني من كيكاوية بردوامه لا يمن وايا. طبعا كاكسروي وقت يجي الي كاربو بوما وهن برادري ترش هن جوان ليرنجي وقلك سباش ونهمي بخيراتنا بالي يعني بابتي برشفت سوريا وهري منطقة يعني تركيا وتشتي دبي باوريا مدى حمي او تشتي رود دي اشتا قري دايرة بردوية يعني لو وقتي يكيتي سوفيت وولاتي سوسياليست نمان وامريكا بو هيجي يكم وشري صار بيشرى امريكا ورده باش بدي شيء اشتا الصين بيدا دبي روسيا وكو هيجا يعني او لهفها تاني تركيا وعرب لهفها تاني سعودي ايراني بيشترى لنا وخليج وهن ولاتي عرب وكو يعني شعور دكن دبي توزك سرب وخبل افهمي تأثير وان لسياسة ايرو هي اف تشتيل فا ولاتا دبي تشتيل سوري دبي اف تأثير فا تطورات هي الشر جبرهين مسألة باوريا مدى قونا يعني مرحلية تشتك حل نبوية يعني أو برشجريكي رجلاتا نافراش تشتك يعني جيب جي نبوية مسألة كرد بقرا حتى مسألة سوريا مسألة فلسطين حتى مسألة أبوري جفاكي تشتك أو نبوية يعني قونا غكي براشتي قالك يعني وردة قالك تالوكية ودفي مرو أقدار بي يعني أفقنا هين تواو نبويا. طبعا أفتشتيكو إشتا روشي سوريا ونهميد زانن حالي حاضر إشتا ريجيم بارجك لسوريا لدستا قالك دستلات هنا إما ناوي وادكن دستلاتي أمري واقع أو لسوريا هنا مثلا قصد أواني إدلب أو محافظي إدلب أو يكو يعني إرهابيتنا حسابي تيروريست بيشترى أو هيجين شكداركو لشر أوبوزيسيون محسوبا لشر ائتلاف أو جي يعني هر منطقة جروبك هي حكومتك بلا ولا أنا يعني نيكن مسألة نفوذي سياسي يعني نفوذي لشرع قالك دولتها هنا لسوريا داقير كرن أغلبها تصور بك لسوريا يشتد يعني دو أندامي مجلس الأمن يعني داقير كرن بارشن لسوريا نفوذ يعني نفوذي تركي هي روسي هي إيراني هي أمريكي هي طبعا هريت بروجي وان هنا
باوريا مدى هريكي بروجي كوي هيا تركيا بروجي وان يعني ددن ديار كرين انه ناخوازن تشتك صفتك كردي لسر او طبعا او ضلين تيروريست يعني انه يسر سينوري ما تشينا بها بي امن القومي ما زالين شيء بالنسبة روس بروجي وان ريجيم بباريزن وريجيم بردوام بي بروجي ايراني لهميان خطر ترد باوريا مدى يجبر دقة لهنا يعني بروجي ايراني لا يكي سياسي هي ولا يكي مذهبي هي يعني مشاريع مذهبي او بهتر كتنا سوريا هذا طبعا اسباوريه ناين بجلا بجبر رجيم سوريا او طبعا كي مذهبي هو ريدا نوا اشتا ديموغرافيا مذهبي قرايه سوريا يعني مثلا لبير بتجاري مع احصائيات ذكر انه ملتي سوري شنو ديانات قوميات مذهب الشيعة نمون يعني كم اشخاص هبون دائما ما اقولوا بقالت غوار الطوشه شيعيه مثلا او دريد لحام او يعني كيم بون يشتا لقور جماره صديده شيعانا وعلى ويجي صدي بازنا يعني ديموغرافيا السوري قرايه طبعا شلون قرايه مثلا او عرض او خلقي بري او مهاجر بونا او بنابر بونا ملكي وان املاكي وان عرضي وان همي طاقو قهرتنا هنا جي نمايا شر عرض نمايا جار كثر اذاكرنا يعني اشتغلين والله بنابر اي بقرنا كو اغلبي وان بمالن بي يعني خطورتها ايران ابا طبعا تشتكي انه مقبوله تو ولاد قبول ناكي تشتي والشر فرج يعني بداري زوريدك طبعا بموايا يعني جعيفترين بروجي امريكا يعني ديار نية تشتقاي يعني امريكا كاري انسحاب بكت وقت شواش افغانستان انسحاب وجار بجار جوا قصه دبي مو ممكن الدربج يعني انا ترامب بي مثلا ممكن يلا دربج يعني تبروجي وان نينا حتى دانو صندنا وان بقصد رايا منبيجن او جروبي محسوب شربكك ت بروجرامي واني سياسي بو مسألة كرد نينا تو وثيقة نينا يعني دائما هر سياسية يعني تخوازي دوكومنت هبي يعني بي دوكومنت تشتك نابي اشفع ذكر كردستان العراق مثلا بيشميرجو لشكري امريكي بي موايا هن بروتوكول هنا تشتك هيا بس لو جارك تشتك تنايا يعني مثلا دخل قالبك داعش هر شن داعش بويا يعني شبابك نقلك مهم اشتا يعني دهيلن داعش ببي شباب ولوي بمينن يعني شرعيته ببن يعني داعش نمايا وجاران ممكن خلايا هبن درهبن بس او خطورتي وان نمايا لسوريا طبعا يشتم ملتي السوري وكو او دجي ريجيم يعني اكو شورش تشكرن بري 12 ساله تش بروجي يشتم بحث كر يعني ما فين ملتي سوري تدنينا ببحر يعني تشتكي وان لحولتنا حتى او تشتي انا جدبو تشتكي ملتي سوري باشكرات تدتنا بلا ممكنه بحث بوبي انه ولد في ون بروبليما ملتي سوري جار شربكن لي تشتكي تبي بروجرام هبي بتشكلي ديار نينا بشترى كشي بيرو باوري سوريا نبريا مثلا بروجي انا همي راي سوريا نبر نتيدنا اعتراف وانا كان اصلا يعني بري شيز دولتها هون علشان دوشتي ملتي سورينا او شيش دولات يشتنا من يكشي نما يعني كش لقى المعارضه نما المعارضه يشتا طبعا قلنا هي معارضه يشهبوا يعني معارضه صاري اول فعلا معارضه حقيقي وشورشك هبو يعني ارمانجي وان دياربو بس بشتي صالك قضيه اسلامي سياسي هاد واخوان مسلمين مساله شو لا يكتر يعني موضوعي شورش
نما وإشتا شوية يعني دوی ناویده يعني كرد جي وكو سوريا ببحر تشتكي وان لنافا بالعكس قال لك جوا بروجي انا ديجي كردانا وتشتكي وان تيدنينا يعني باوريا مدى يعني مسألة كردا بشك تايبت منديها يعني نوك راشتك قال لك شت تشتري سر سوريا تطبيق دبي سر كرداجي دبي بس هناك تايبت مندية كردي هنا مثلا يجي تفقرها سياسي كردي بارشية يعني تو بروجي نتوي اجتماعي يعني بهفرة نينا حتى او برادري او قصة يا بيدي او انا دائما ديار دتن بيجن ام نقومينا ام كياني قومي ناخوزن ينتوي حتى هناك جوان دنفيشن بيجي يعني او برنسيبي شارنوس حق تقرير المصير قبول ناكن رفض دكن يبقى شاقر شملتها بيست او تشكي وحيد لدش مايا يعني ما في شارنوس او مايا يعني او تشتكي بويا ديروكي بري صد صالح حتى انا يشتملتها 100 اعتماد سروي دكن يعني ودهيئة الامم يجي تشبيت بويا دولة حمو قبول كريا او يجي قبول ناكن يعني برأيي من أقرت هفقرا سياسي كردي سوريا يكتر نقري شرعية شي نبي نبني مصالحة شي نبي هر كرد واب من ببحر من تايبتي إشتا دواري ديموغرافي دو كرد الهرمي خوك قلق كيم هنا بري دوازدش على كردي مثلا منطقة جزيرة كرد لصديمة إحصائي شكر بريوي يعني شيش تو بيش حتى حفتي من كرد إشتا لقور معلوماتي مؤكد الصديق بيشتو شاش الكرد يتشقى فرق شوية طبعا أفهمي أسباب هذا يجي مثلا يعني محافظات جزيرة أو تفجيرات ونزانم شن نبويا يعني رجيم الورد ندايا يعني خلق إشتا منطقي راي كردن بو أو يعني شرعي أو طياري حكومات وانا بس الجزيرة وانا نبويا يعني أسبابي اقتصادي هنا واسباب سياسي يعني بيشتي بيدي هاد مخالف يخو قبول نكر يعني اگر تنل قلبي تخايني يعني توظيفنا بيا واوا كرد درشو اشتا كرد بلابونا يعني انا لتركيا في دي 9 مليون كردي سوري هذا اللي سيصدوا بينجي حزار هي لو كردستاني هنا لاوروبا مجمار قلق او بويا يعني برابونا كرد ابجي مشكله مزنه طبعا يعني فقرا بنابرا اصلا دولتي قورا نما كارن بيك بير وجا شوا يكي بلنغاس وكاركر يا ايش نكاري فقري دوفرا مالي قالك اي شويه وقت شوا بحسا سوري يعني قالك شيء مالي ومصادر هنا نينا يعني نما يعني دوينا بيدا تيبيرا مروف يعني حتى نبش يعني مسألة كردي سوري وك مسألة نتوي برشا كردي بقشتي محتاجي جار كتر مروف لي فقري باوريا مدى يعني مفهومي نتوي يعني شارزا وزاناي كرد في لي بكل يعني او مفهومي بري بينجي صال ام بي باوريتين اشتا قرايا اشتا عاملي وطني لقلق ولاتا خرتر ويا العاملي نتوي اي مهم كردستان العراق جيك يعني ممكنه او تشرودا به يعني هركش اشتا ديار بويا مسلاوي بايتخري يحل به يعني ايرو بغداد وقتين متفاهم بن يحل به مسألة كردي تركيا الأنقرة يعني بحكومتها يحل به هروها إيران مفهوم يعني دبي مروب يعني بيرمندي ما دبي سرفي تشتريها وسط يعني وكو كلاسيك وكو بري نما شيء يعني نما شيء سري خاصة مثلا حبونا بارتيا وأحزابها يعني سيستم يعني هاتية جوهرتن يعني أحزاب للأس بحساب كردستان سوري أحزاب يعني احترام بوان نمايا يستحشتي حزب لسوريا أنا كردي سوري يعني شقت نمايا باوري نمايا
بشر نكارن تفجري بكنية نكارن تشتكي بيك بين اللي بروا يعني أوجي بويا سببا هي باوريا مدى دبي جار كتير مراجعة ببي مثلا نتوي مثلا أحزابها يعني قال لك أحزاب هنا عادة علميا حزبك تمثيله طبقية كتكي تمثيله فكري كتكي يستندنا كردي السوري ونيه يعني حتى هن جوان يعني بروجرام همي وكو يكترن تقريبا وتعددي شيء بمعناه يعني بالنسبة سوريا وكو يعني بابتي ما أو قمي لجدة شيء وشوندني بشار الأسد وأنا ومشلي سوريا طبعا الجور معلومات الجور جانين ما أو شو دانو صندني عربة وقتي بأشد ربويا بري قمة هناك شرط يعني جي خشنا بيك بيني يك جوان مثلا أو برياري كل مجلس الأمن أو أنا درشنا جيبك يعني جفينا حتى جنيف أو بريار قال لك أنا بجيبك يا دوا لازم أجهزة أمني باقش ببي وجارك تر بأفكر مثلا إيران إنه إيران سوريا زفت كريا حتى عائلي أسد بهتر تابعي إيران نتابعي روسيا بهتر تابعي إيران عائلة وكو مالباط بس برايوي ماهر الأسد فرقكي عسكرية هي ضباط إيرانيين هميلوي يعني لدش واضح حرس الجمهوري لدش إيرانية يعني حمايتي بشار الأسد إيراني مثلا إيران طبعا بو عربة بقرنقة مثلا إيران صراع خلاف هي السني شيعي إلى آخره وميليشيات زورن طبعا بناوي زينبية وبناوي قال لك ميليشيات لوي أنا لازم أو ميليشيات أو تشكدار سينوري إسرائيل دور ببن أفجي شرطك ديارة اتفاق بأمريكا يعني نل برقوا عرب وادبيه كبتاغون قلق خطرة وقرنقة يعني يشتا كبتاغون بينش معمل لسوريا هنا شيء معمل للبنان أو معملي لسوريا وللبنان إيه سوريا لجير يعني رجيم إشرافي السردكي وكو اقتصادي بحثك ضلين صالي شيء مليار دولار وارداتي وكبتاغون هي بو رجيم حزب الله جي تقريبا مليار دكيدة إثبات بويا أنه مثلا بري حفتيك لحدود أردن وسوريا يكي زور مشهور يكي مهرب أو خلكي بعلبك مشهورة مثلا مخدرات وكشتك مش نبي نجيكي حزب الله يعني إثبات بويا الشروان لبروا ديار الأسد خسر أنه مثلا راوشتي ومعمله ويجي نمينا يعني تدمير ببن ولو خشتنا وبنابر فقرن سوريا بنابري طبعا 12 مليون بنابر هنا ولنا خوجي ناجح هنا افهموا انه على اساس شرطك انه فقرن يعني ريبوان ذكي و نيف مليون قرتي واي وندانا لسوريا نيف مليون اوجي خشتنا اوجي ديار ببن او يا للسجن درب يا ديار بتشبوناتيا وداوي او بريارات بيش دو بينجي وشار او بريارة كي قلق جرينجا بحقيقة بريارة مجلس الامن قلق جرينجا يعني او دبي وقت شوال العراق شنو ونظام حكم انتقالي ولجنة عسكرية شيء بين يعني او اليبن او يجي خشتنا التطبيق ببي طبعا افتشتي هناش دهشة اولا بشار الاسد نكري يكلوان تطبيق ببي هيك يعني لدش خنية بيشتري نكري واتشتبيك بيني تايبتي مثلا بنابر واعمار يعني اگر امريكا للناو باوروبا اعمار هرتشينا بي يعني فقط امريكا كاري
يعني ولاتي عرب اجي نكارن خليجي نكاري او تاني كارن بيجا مشالي يعني انه والله اسد فقريه يا قمي يعني تشتكي مجرد قوتنا برايي من انه او شروط نكاري بيك بيني بيجا احتمالات قلقا طبعا كاي شبه بعجب يعني هلا فينا فيدجي روسيا وترك يعني تركات هي ادكي بقول قال اسد حواري بكي يا الهم بين يا فقري او جي طبعا مشكله زورا يعني هم داخوازي تركيا هنا هم داخوازي رجيم هنا داخوازي رجيم انه ترك انسحاب بكن داخوازي تركيا جي انه قصد وانا لسر شنوري تركيا هفقاش كيلومتر في بحر نخوار يعني او شي بيكناي في شكلي او شي بيكناي طبعا انا يعني تشتي يعني تيخو يا كرين وكو هن اوساطي اوبوزيسيوني سوريا وهن كشي شارزا برأيي وان انه شارسري لسوريا نابي الا وصايتك دولي تشوي يعني طبعا على اساس اسد نميني ووصايتك دولي مثلا شنصلة جبو خاطري تشتا بيك بينن وصايتك دولية هيئة الأمم يا هند دولتي بطرف يعني أمريكا جي قبول ذكي أوروبا جي قبول ذكي وهركشي قبول ذكي يعني اشتا مثلا أسد فقراندن قمي يعني عرب يعني من از مطلع وقتي شورشا سوري دش فكر بريد واسطة صلاة سعودي قطر حتى الكويت علي كاري ذكرن يعني او وزير الدرفي قطري بري مدك اعتراف كر دبي او واضلت بش 16 مليار دولار مدانا اوبوزيسيون او اعتراف حمدا نبي فانا ما بري زانيبو بحقيقة يعني هنا كاجما زانيبو وقتي عربة خليج دستيك وخشت شورشا سوري نبو يرمتيبو بو استيعابك لأنه أرمانجي شورشا سوري قلق هيجاب مثلا آزادي غورانكاريا ديمقراطي بروبليمي لنا وسوريا حل من جارة شرب بن حتى مثلا كرد هذا ميداني جارة أول يعني معارضتها بنيكر مثلا كرد قبول كرد ملتك كرد هي قبول كرد كي شيء كرد بسوريا حل به وبكفي دستوري سوريا طبعا هو ما داخواز كرد ما وغيري ما قالك هون داخواز كرد وبيك هاد لفر يعني أرمانجي شورشي قالك هيك اللي بيشتي صلاة أول أخوان المسلمين كتم مسألة بروجي أخونت وأسلمت ثورات الربيع حمو سوريا جي بنافدا أو منظري يعني أو بشارة أو إلى قطر عزمي بشارة أو منظري بفكري وقطر وتركيا تعاون كرد بيتشتي بيك بينن وأخوان المسلمين برج كرد لسوريا مثلا أخوان المسلمين زعيفترين حزبوا لسوريا أو كرن سر مجوارة قوت قيادي وانا ما بخش شخصي جوارة جارك مقول يعني كوملقاي سوريا وقبول ناكي وتقبول ناكي يعني مسيحي هنا كرد هنا يعني قلق خلق مذاهب هنا دي يعني اسلامي سياسي قبول نابي لسوريا ما دائما بوان نقول الا اجر ان مخازن خرب انه خرب حقيقه شو سوري خرب او سببا مقصدها من عرب وقت انفتاح لسر بشار اسد دكن برايي من او يعني حكم بالاعدام لسر شورشها سوري اخر شورش ربيع العربي او حكم بالاعدام انه شورشها بهارة عربي نما تواب اب يجي استنتاجي منها يعني يا ديتر انه اعتراف دكن بشكل غير مباشر انه رجيم سوريا جزء ممانعه يعني جزء لايران يعني مثلا سعودي وايراني الهفهاتن ديما في سوريا جي ام بشار اسد جي الهبلي سبيلي بحزب الله رجل لبناني الهبلي يعني تيروك واي اعتراف ضمني انه اب رجيم محسوب لسر ايران طبعا اسد وقت تشوف بلكي وديت جور و باش تشو قوة اسد هي تاخذ اولا ملت لقلنيا
جيشي بارتشا بويا لشكريوي مثلا ابوري مرديه تقريبا تشتكي وينينا تشيجي اشد هي واهري ولوي وخطابوي فلسفي ونازانو تشو يعني مثلا ايران خب ايران خردك خب ايران او ممانعه يا كذا يعني حتى قلت لك او قلت طبعا او خليجي فات ترشن قلت لنا خدت يعني بحثها تركيا انه العثمانيه يعني وكانه قريداي باخوان المسلمين يعني بمعنى انه رساله بو خليج انه از شريع اخوان المسلمين يعني از برامبر اخوان المسلمين وعثمانيه ما طبعا موانيه راسنيه اخوان المسلمين هنا لنا بس ملتي السوري صدي نوطنا اخوان المسلمين مسألة أجدي هي مسألة بورانكاري هي مسألة أو أبوري جفاكي أفحمي هنا طبعا أجبا وردكم أو تشتي جدبو يعني أمريكا نلدجة هرشان لكونغرس لجني أو يدروا دانيش وكو إعلانك دا قوتي إما نلقى لك وانفتاح ببال الشر جيم سوريا لقيت باوريا مدى ضوء اخضر دانا خليجيه انه بج تجربه بك في معني طبعا امريكا وكو جاران نكاري امر بديوان امريكا ضعيف وقل شويه يعني تجربه واني واحد شنصه لي داوي بويا وك دولتك بتشوك من دولتك عظمى تايبتي او شريه هردو حزن يعني وكل الشرق الاوسط عين وابو يعني او احترامي امريكا وكو جاران نمايا حتى بشرى الصين يستوي هيجا روسيا مثلا اوجي فكر دكت انه شرب وخبل يعني انه بجارك الى امريكا ولا غرب ببرد ليه هامشة كي بوخو بينهم فامريكان نكاري اگر حتى راجينا به نكاري شروان فرج بكي بيرو باوريه مدى مثلا بشكل شيء ويا از باوردكم او تشتي يشتد يعني او لهفاتنا سعودي وايران يعني او مثلا سوريا وبشار اسد شو قمه وفقريه والى اخره باوريا مدى حمي لقجنجي بروجي ايران دناب همي عندها بموايا ايران بسرت كبي يعني ايران تتنازل نكريه تايجدا هر او يعني وسائلي وقوتي هر احتفاظ بيدكي وكو جارانا تشتك مساومة لسر نكريا بس عرب مساومة يذكر مساومة بأسد ركر مثلا لسر حسابي ملتي سوري نرأي معارضة نرأي كسنبر فأزباور دكم يعني وكو تيديار كرن بروجي إيراني بسرت كبير ودقلق جيادة إيران وأمريكا متفق يعني توافقك هيا يعني أزباور دكم يشتا أو علاقاتي خوش ما بين أربيل وبغداد باوريا مدى إيران راجية وإلا ندبو يعني جارة إيران أمريكا جي كأنه مجالك ضد إيران يعني دلالي تكن دقلك جيادة تقديراتي طبعا أقروا بمني أزباور دكم يعني بو ملتي منطقي بو كرد يقلك باش ندي باوريا مدى تركيا طبعا تركيا يشتغل قلقة أو تشتي نار عربة وإيران بويا تركيا راجينية يعني بيخشنية حتى أو شونا أشد ممكنة استفادة لي بكن أو جي وكو عربة بكي يعني نبي يعني تشتكي غريب يعني ريبو ويفبو بو تركيا ريبو يعني أو جي كاري هري الشام يعني ممكنة طبعا اوجي دقوازي واهنا او يفعل بس تركيا او هالبجارتين او تشتيت شيبون يعني مثلا او كماليست قال لك بيش مشون اف حميد باوريا مدى حمي دشتي ايران جيتي دهيا دشتي سوريا جيتي ده سوريا تاشير لتركيا ذكي لواء اسكندرون بعربي قصه ذكر اغلبيه سرد سوريا أنا. تتشي مطعمي وان رسمي بشار اسد لاسكندرون لانطاكيا
تأشيري سوريا هم وعلوينا لوي طبعا يعني أو يعني باش كتنا أردوغان توجد تأشيرة إيران ومحوري أو محوري ممانعة أو تأشيرة وهبو سياسات بشكل دبي بشكل تشيبوجي إيه بقى منجانا طبعا أنا مثلا تركيا وأردوغان بالنسبة مثلا كرد بروغرامي وهذا هردو لاجي تنية تشتكي إيجابي تنية مثلا أبي كماليش يعني ضلين اتفاق كرنا لقل هذا وانا باش تشتك نبي شاندي در نشو حتى انا كمال خد دي باش بجا تواجه أبي نتوي بين عليوها يعني ديشا صريح من هذا أردوغان دميني على الأقل أردوغان بيوندي باش أنا لقل هريم كردستان بالنسبة ما وكو قومي وكو نتوي مهمة كردستان العراق بيتا بارستن بيوندي وان لقل العراق تشتكي إيجابية برأيي من بيشتري تركيا أردوغان جرى يكم لقل كردا حوار ذكر بشكل جدي بشتي طبعا أوزالجي أو توجهه هبو باش أردوغان تطبيق كر بيشترى قبول كركو جنابي كاك مسعود بوسيط النابو هذا قافك يقلك أو طبعا بكاكا قنديل قبول نكر يعني ندخشتن في قنجية بقهيك يعني بقهي كردستان العراق فأبجي هيا يعني أنا برأيي من هدف جماعتي هدف شاشونا هناك برادري كردستان تركيا اللي يربون بمناسبة من قال نقاش كر أو بارتي ديتر أو جي رأي وان وابو يعني اللي قال كماليش باش بقول بعشيرة يعني بقول تشتي هاتيه شريك كردال لتركيا جلوزان وشيفر وانا بقرا حتى يروح حمي وانا قريه يعني عصمة إيلانون زالم شي حمي أو سبب الكرد والوان هاتيها كمال أتاتورك إلى آخره بيشرا مفهم كير ونشان دان إنه ضغط سروانه فكذا تهديد دايوان دبيهون بهذا بربد في شكل لديار جولي بي موايا أردوغاني درب شيء يشتاقر كردي تركيا يكبن بارتي وان وكوملقاي وان مدنية وانا باوريا مدى كارن تشتكي شر أردوغان فرج بكن يعني كارن تشتكي يعني وثيقة يجي درخن ليه مخابن وقتنا ما وجبورناكم تشتكي هو بيك بي قالك سباس بو حميان من ملاحظي نقطة يمكن كاك صلاح ككرد قريته بعام يعني كردي بحسي كردي سوريا تكرت بلا ما بزم أو تشيشة للعراق ولا تركيا هاي باسي منطقة جزيرة كرت وتبيشان 16 ستوبينز حتى حفتا كرد بون بلا ما هم تسفير كرام أو ركنا استا 16 ستوبينز أو موضوع طبعا بهمان شيء ولا عراقي شيء يعني اگر بقرا يوسر كركوك وموصلو باش حرب عالمي حتى استا همان تشيش تسفير دكريو تهزير دكريو إعادة ناكريتو وهروها تركيا تتريك بردوامة نازم هتا تند لإيران يعني هي أو موضوعة أيش شيء نقطة بحث كرهتا استا أحزاب كان لما بين خوان يعني متفقين واني سوريا يعني تقريبا حفتاونو هشتا حزب هيا باشا سؤالك من تساري تشيه أو موضوع ولا حرب عالمية وتا استا كرد تسفير ذكريه تحذير ذكريه لسوريا للعراق لتركيا لإيران وانا قرينا وش كركوك اقر لإحصائية بقرينا بنزا وحفظ كركوك موصل زياتر لسيبشي كرد بويو استا ناقة استطاب يستبينش يعني مثالك دو دينم منطقي مخمور بقراري مسكها الثورة عن برياري عراق صالينو تشش بقرار منطقة كردستان والجيرة درا موصل هاش بش 2003 كس محاولة أنك لا زال مادة ستوصل هي كعلاقة لما بين عراق فقط لما بين عراق وكردستان أمريكا أو إيران أو تركيا اشتوا هذا السودان وناقريت وش عزبات شون أواني كلا سوريا تسفير كرانا أواني العراق تسفير كرانا
ئەو کێشەیە چۆن چارە دەکرێت؟ سپاس. يعني مداخلة نعم بس بس يعني مليك كان جناب باسي طاشك شيء فكري قومي جا تو فكر ناوي أبي تبع إيديولوجيا ناوي أبي بس هو مسألة شيء تلا جناب البواري زور زاران أجر بواري إيديولوجيا مشاركات المسين زور هقول له سيت صالح وافد دولان كم أجر بناسي شيء أو مبكي أما چۆنە چکوتت ئەمە پاشەی لە پاشەکشەدا لەسەر حسابی وەتەنی من لێرە من حساسەتم بەراورد بۆ وەتەنیە هەیە من کە ئەڵێم وەتەنی مەبەستم کوردستانە بەڵام مناو ئێرەشدا هەیە کە ئەڵێ وەتەن مەبەستی عێراقە بۆ ئەگە ئەو دووشتەمان بۆ لێ زیاد بکەیتەوە باشە خاڵی تریان جەنابەت باسی کوردت کرد لە سووریا وتت کێشەی کورد بەڕاستی ئەوە کێشەیە بۆ ئێمە وەکو کوردیان مەسەلەیە ئەزانم بۆ دەوڵەتی مەرکەزی سووریا ئەزانم بۆ دەوڵەتی بەغدا ئەزانم بۆ دەوڵەتی تاران ئەزانم بۆ دەوڵەتی ئەنقەرە کورد کێشەیە بەڵام ئایا ئێمەش دەبێت بە هەمان چەمک معاملە لەگەڵ مەسەلەی خۆمان بکەین کە مەسەلەی کوردە نەک کێشەی کورد بۆ ئێمە یعنی ئێمە بۆچی هەمان ئەو خیتابە دووبارە بکەینەوە کە داگیرکەران بۆ ئێمە بەکاری دێنن سپاس تەمدید بۆ قسەکانی مامۆستا ئازاد من دوو پرسیاری بچووکم هەیە یەکەم طبعا بەڕاستی واقعەیەکی ڕەشبینمان گوێ لێ بوو مع الأسف يعني بەڵام پرسیارەکەی من ئەوەیە ئەوەی کە ئێستا لە سووریا هەیە فاکتەرێکی دەرەکی دروستی کردووە عامل خارجی بەڵام ئایا کورد چەند ئیستیغلالی ئەو فاکتەرە دەرەکیی کردووە ئەمە بەڕاستی بەلای منەوە گرنگە ئێستاش لە هەرێمی کوردستان بۆ نمونە فاکتەرە دەرەکیەکە نەبێ وەزعەکە شەڕە ئایا چەند لە سووریا فاکتەری دەرەکی ئیستیغلالیان کردو لە پێناو مەژن پرسیاری دووهەمم ئەوەیە کە من بەڕاستی وا دەبیستم کە هیچ مەشروعێکی قەومی کوردی نییە لە سووریا ێ باشە خەباتێک بە ناوی ملەتێک و ئەکرێ بەبێ بوونی مەشروعێک ئەنێ و ئەزمونە لە تورکیا شەیە یەک هەفتەیە من دراسەی ئەوەی هەدەفە ئەەکەم گەیشتمە ئەو نەتیجەی کە هیچ مەشروعێک نییە غەیری مەواقفی هەدەفە ڕەنگدانەوەی مەواقفی ئەحزابی تورکیە ئەم بە شازێکی تر تەعبیری لێەکە ئەنی ئەکرێ هیچ مەشروعێک نەبێ ئەم ئەحجار على رقعة شطرنج فقط يعني ئەو المشكلة سپاس بە جەنابەت تاقیداتی ئێستا ئاڵۆزی ئێستای کوردستان بە مانای هەرێمی کوردستانی تورکیایان باکوور و ڕۆژاوا بێجگە لە پێدە کە باڵی پەکەکەیە لە ڕۆژاوا و حاکمە خودی پەکەکەش ئێستا جۆرێک ئەمریکا و هێزەکانی هاوپەیمانان چاو لە حرەکەیان دەپۆشن و هەندێک جار ڕێگەدەن بە ڕێگەی ئاسمانیشەوە حرەکە بکەن بۆ ڕۆژاوا و بێنەوە ئەوە نیشاندا کە ئەمریکا و ئەوروپا ئامادە نینە لەسەر لە نەمانی پەکەکە ئیمزا بکەن بە پێچەوانەوە دەیانەوەی سفادەی لێ بکەن ئەم هێزە گەورەی پەکەکە لە دوو پارچە تەواجودی عسکەری هەیە و شەڕیشی لە ئەگەر پێی بکرێت جاجار لە باکوور دەکات ئەمە چەند تەئسیر لە چەند جگە لە تاقیدەکە چەند دەبتە عاملێک بۆ زەمانەتیش بۆی زەمانەتێکی عسکەری لە منتیقەکە کە بە ئاسانی ئارام نەبێتەوە و بە ئاسانیش هێزەکانی نێودەوڵەتی بەجێنێ زۆر سپاس يعني ئەو گۆرانکاری دیمۆغرافی بەحث کرد لە کوردستانی سووریا لە کوردستانی عێراقیش هەیە کەرکووک و ئەوانە ئەو چارە چییە؟ طبعا چارە نە لە دەست مەیە نە لە دەست کوردە کورد حەول دەدن پێم وایە لێرەش حەول دەنا بەش گەلێک عوامل هەنا يعني مشاريع كرد بندشتن دشلاتي ونينا ديمقراطيات نينا لسوريا يعني أو رجيمي ديمقراطيك وفرق يعني نخنا بين ملتها يا بيكاتا نينا لسوريا تفكري سياسي كردي قلشة نيكا وبالفعل بروجيكي بهفرة نينا بروجيكي نتوي بهفرة شرعيش بكن نينا حتى كردي سوريا اشتوكوا تفقرها سياسي أحزاب شرعيات ونكرنا شرعيات نينا يعني نا هاتنا هالبجارتن يشتغل لكردستاني إيران جداية
مثلا هالبجارتن برلمان شيء حكومة لبرلمان درشو سروك هرين لبرلمان إلى آخره شرعيتك هي بس لكردستاني سوريا هيج أو شرعية نية يعني شرعيتي نتهوي نجتماعي نشورش غيري نينا يعني أمر الواقع يك أجر قوتي هبي هريمك مخببي يعني يجي هناك أنا معنويا هناك شعارات طرح ذكر انه خبوا شعارات هذا تشتكي بوشة طبعا اما باوريا مدى اگر وا بميني روشا كردي سوري او هريمي ديموغرافيات غورايا برأي من نما دفقري وكو بري باوريا مدى اش قلق يعني قلق خطورتها يا قلق او هي اش باورناك بقري وكو جاران بقري وكو بري خير بي إلا أجر مفاجآت شيء من شر يعني عالمي مثلا قال لك تشتهنا مثلا بشكل مفاجئ يعني أم نزانا بس مثلا تبروجي نينا تبروجرام نينا كو أزبيجم ولا جنها وحتى هفقا صال أمي ومثلا بيك بين نينا حتى اللي رجي مثلا كركوب هرشان هيجي كرد لي راهيا بجمرقاهنا وقوتها تشتك نبوية بالعكس وقت بيشتي دحزار وحفدة هنا كيتريشو يعني بلي اف مشالك مزنة مشالك قورية او لتركيا جاية ولا ايران جاية يعني هر يك بشوية كي برينجكي او ديموغرافية تيتا قهرتم يعني ديموغرافي قال لك انه حيوي هنا يعني نتوي مذهبي نظام ديني قال لك هنا يعني مهم رنجي كرد نميني او يعني او بردوام رايي من تجاره يمل لا يمل بالنسبه لكردي سوريا تو وسيله نينكو او تشراو وستي بقري وكبري من نابينا كاك ازاد مثلا نتوي مثلا نشتماني ونتوي رأيي من اشتا مشالي كرد والي هاتيا او بري وقتي مدى أبي كلاسيكي ما جارنا فكر ذكر انه كردستاني قورا ومشالي كرد الرجلات انا فراز يشار الشر ببي وكو شار بارشا دولتك كردية تشبي ما وافهم كربو بيشتي بينجي سال درباسو هات غورانكاري تشبو يعني او اشتا وكو تجربي ايرش وتجربي ولاتاني تر هر ملتك كرد لبارتشكي يعني مشلي وان لو يحل بي يعني او يعني بعدي وطني خرترو اشتا ايما لسوريا وقتي شورشي سوري تشبو ام قلق دل خشون ما تقول او ارمانجي شورش اگر بيك بي مثلا ماجي شرشر يعني مثلا بهتر تأشيرة سوريا ودمشق وحلب لكردي سوريا هي بهتر لتأشيرة يعني كردستان العراق يا إيران يا تركيا هروها إيرش ويا يترش وانا واقعك إشتت بيدابويا يعني مثلا نشتماني خرتربويا يعني حتى دائما أجدبهيجم بري چنداك ندوك تشيبو كاك نيشيرفان قشكر قال لك بخرتي او كرو قلتي اما مسألة ما حميل بغداد حل دبن بغداد اساسا بغداد مرجعيتها يعني وحتى وقت مناسبة اشتغل لبرزان تشيبو كاك مسعودش او نشان ده بقول يعني بهتر وتاريوي موجه بو للاي نشتماني اگر ملاحظه كر طبعا ميوان لبغداد تبون راشده بس مسألة قوميته ديار يعني من هج او نكر يعني فاشتوى بويا يعني تشتك هي ناف كرداده هرشات بارشا برأيي من دفي تنسيقها بي يعني او مسألة انه والله اف حزب دفي تابعي وي حزبي بي يا والله كردستان العراق خرطة وهيجي وي هيا دفي كردي تر تابعي وي بن دفي وان نبي دفي تنسيقها بي دانوستاندنها بي هر چار پارچه işte توافق شيء نبويا و
لجنة مشتركة به مثلا. طبعا مسألة قومية قال لك تجربة، هذا تجربة بعث هي مثلا قيادة قومية وقطرين هذا نمشي حركة القوميين العرب أبي يكون يجيك معنا مثلا لتركيا يشتغلين أو ولاتي بتركيا قصدكن مثلا تنسيق النابوانا اتحاد أوروبي تنسيق شيء دمج شيء نبويا إيه ماجي برأيي من تفكري أزادي خوازي كرد بقشتي دوي اتفاق توافقك هبي دوي مشترك بن بهفرة بن تنسيق هبي إيه كو خرد علي كاريا إيه زعيف بكي وأقر مجال هبي شري هفنكن ممكن هري كبير وباوري ويجدا هبي أو وكشوا دائما سركردايتي إيرا وجنابي كامسعود بيجي هر بارتشك تايبت مندية ويهنا أف حقيقتك هر بارتشك خاصة بمرور الزمن يعني حتى مسألة شفاكي توزك دور دبي لي أكتر أبدي أم واقعي من كاك آزاد يعني أم مسألة عاطفي وأنا دين لا يك بس حقيقة واش دبي يعني حتى مشاعر حتى مسألة شفاكي ثقافي دوربون شيء دبي دناف هر شهر بارشي كردستان ده يشبر هر بارشي تابعي قانونك تابعي دستورك تابعي سيستمك جياني يعني أم بكنك بيجا برأيي من شار شريعة و مثلا اجتماعي أم خرطر بكن ومثلا نتوي تنسيق بي ناف برا هر شار بارشادا مخابن يشتا نينا يشتا الشر هيا دجمناتي هيا يك بتخوازي ايتر هلينه بتايبت فككه يعني او اساسا او ناخوازي كسيتر غير وانا به يعني بحقيقة يعني هو حمود زانن او نيشتا او راديكالو او باش اف مسألة في حل بي بيشترى مسألة حزبايتي يعني السيستم إما لكردستان سوريا أشجها ما قناعتك دبي تفكرك فرق بي أحزاب نمينا أحزاب بحلا يعني تفكرك فرق يعني براتوجك أزاديش هبي تعددي هبي سيستم يخباتي كرد إيوا ناجح تربي برأيي من لصد صالي بيشتو يقدر إيه ناجح تربي الإيديولوجيا والحزبايتي مهمية أو تجربة أم تيدا درباش بنا يعني إيش تجربة خد بيشو يعني أشجها ما قناعتك وجد حزارو سيفجي من واز الحزبايتي يعني أشجها ما قناعتك تبي لهر بارشكي تفكرك كردي سياسي فره شيبي وبهفرة إيش بكن وبتعددي شبي قيناك وجا لشر مسألة يعني بعدي قومي وبعدي وطني برأيي من بعدي وطني اشتحالي حذر لهر شهر بارشا خرطرة جو بعدي قومي وبي موايا هر واي بردوام بكي أزوا تقدير دكم كاك شيرزاد دكتور شيرزاد بمسألة يعني عواملي دروا وإيه هندروا طبعا همي هردو بيكتر وقريداينا تشت اشتا كردستاني سوريا ابويا يعني هردو عامل يشترنا بس عاملي ذاتي ضعيفة بالنسبة ما عاملي موضوعيش علي كارنية يعني بو شار الشر كردنا مسألة كرد لسوريا عاملي ذاتي يعني بجارك خرابة عاملي ذاتي مقصد متشيا يعني قيادي تفكري سياسي بروجرام برنامج أفحمي ضعيفا من نسبة كردستان سوريا يعني بروجيكي موحد بهفرة نينا كردي سوريا تفكر سياسي يعني دوف بشي وقت مبري بحشكر جماعتي بيدي ضلين مسألة نتوي نمايا أمة ديمقراطية ودلين كردستان سوريا ناوي بويا شمال شرق سوريا أول ضلين يعني طبعا تفكري سياسي كردي رسن لسوريا هي لشر او برنسيبي ما في جارنوسه طبعا ما في جارنوس نت انه دولتك كردي لسوريا شيء بي قال لك شيء هنا يعني الانفصال حتى فيدرالي كونفدرالي اوتونومي يعني قال لك شيء وانا بشرى كردستاني سوريا روشكي تايبتها هريمه توزك جهف دورن وافجينا بعائق اگر مثلا حل بي يعني صيغتك تايبت ممكن شيء بي يشتري سويسرا قال لك ملتنا يعني بهذا نقري داينا يعني ليه او قانون اوان لشرح 100 طبقي
اشتا مسألة فلسطيني غزة والضفة الغربية 6 كيلومتر نافوادا وقتی بحث قضية فلسطينية دبي بقشتي دبي يعني هردو بارشات كفن يعني صيغتك تايبت بي يعني أو مجال هيا بو كردستان سوريا لعواملها مي بهذا جريداينا عاملة ذاتي خرابة عاملة موضوعي نا أليكارا نا إيه سوري ونا إيه كردي نافخوا بروجي كردي سوري نينا بروجي كي بيكوا تنيا تا إشتا أحزاب لو جدا هريك شكله كي تفكرت هشتي حزب هنا يعني هموجي تب بروجيكي موحد بهبرة تنيا طبعا انا اشتا مطروحه اشتا هنا جينج لسوريا لناف كردي سوريا هو بيش صال بروجيكي لدنا بيش يعني او بروجا توازن كونغريكي كردي سوريا تشي بي بارتي شربخوا يشتغل لاندامي بارتيان بيترن شربخوا او كونغري تشي بي مصالحه تشي بي الهفاتن تشي بي شرعيه فقري بشرى بهبره مجلس شكي شيء بكي أو تمثيلي تفقري كرد بكي يشتغل خلق الشروي يشتكي يشتغل أو تفقر بناوي بزابة وبلد بي يعني النافق كده قلق بلا أبويا يشتغل يعني أو شارع شري أو ما برأي من غيري وي شارع نينا يعني يشتغل شو بارتيا كونغري خو شيء بكي تقيمته يتنا يعني حشتي كونغري شيء بتفيدتنا بس كرد بهبرة أجر بكن بروجي واجهها بي محاورها بي مثلا سبيني رجيب سوريا بيجي كاورن حوار كي تمثيلات كرتي كسن اي شرعي اي منتخب اي مخول نين محاوري كردي نما يشتا اب مشكله ما قبل سوريا بالنسبه بككا وامريكا وروجافا وانه اهتمام بواندكن ودر باوريا مدى اكثر وتشتكي مبدئي نين مثلا يعني مثلا أقول لك محاولة يا تو وثيقة نينا يشتغل لاي أمريكا أكيد مستر كرد إجمار الشرح بكي بيتر نينا حتى ترامب أشكره أشبارات الدم الدم بكاردان يعني ترامب أو تصريحه كي مشهور بدا بيشترى غيري وي بيدينا غازي مشروعي وان نتويا يعني الأمريكان نقصتنا أنه أم تخوازن اوتونومي بو كردا ما في تشتي ولا نقصتنا يعني وين نقصتيا او ضلين شمال شرق سوريا او كما واضلين جزيره مثلا دير الزور طبقه سي محافظه وقتيت حميه برده شرهف كرد مينن اقليه كرد بن صديد دهبلكي باش بو ودبي هريما كرديه هي بو تتشي دمج لكي هريما عربيه شو علاقته ديماغ فيلك هي يعني تشتك هي توازن كردا كيم بكن اف نرينا اوجلان وقت اوجلان لشامبو قود اف كردي اللي رهنا نخل كيرنا لازم بقرن ولاتي خوا اف نظريه اوجلان جيب جيد كن تجمب باور بك بيشترى يعني امريكا خو نمليا كتا نهر تشتي امريكا ادارات امريكي بكن راسده برأي من ليري شاشبون او وقت العراق تسليمي ايران كرن باوريا مدل افغانستان جي شاشبو بالنسبة مسألة كرد لسوريا شاشبونا برأيي من هيش علاقتي وان نينا موضوعي كردي ناناسن قهنادني امريكا قهنادي تفاصيلها دولتك قوريا نا كيفن تفاصيل هذا والله كردي سوريا كينا تشنا كي خرابه كي او قهنادني ده فقط بو لازم بو بناوي داعش ونازانم شيء هناك تقدر دشوان هبن ويشتغلوا عليها. بله زور سپاس بو او بانکیش را دیار که اکثر میشه توش مکه بو قطابیک زور زحمت قصبو ما موساکانی خویب که لجوری ایوه که کاتان ترخان کرو که لخدمتان دابم و الراسي جا داوي لي بردنا كم كدرن هاتم وفدك لنشويل او هات كردستاني بچو ويكم جا قائم مقام شاركه وفدكي بالاي بو يك حوتو لير بن لي كولينو كان كا هولير لو استدا ببيتا دست خوشكي نشويليانا من بيويز بو پێشوازی کردن لەوێ بم وەکا وڵاتێکی ئەمریکایی دیارە وەکو نوێنەری کۆنفێدراسیۆنی ڕۆندی کوردستانیش لە ئەمریکا و کانەدا بەهەرحاڵ پارێزگای و لێریش بە سایرەکەی ئەوتم دەمگەێنم چون بە پڕۆتۆکۆل داچوینەوە بۆ
هوتێلەکە فێڵی لێکردم وتم من لێ ئەچمە ئیتالیە گوتی ناوەی ئێرە دووە ئەوەی تریەکە بارحاڵ تا چوینە ئەوە گەڕاینەوە زۆر زۆر سپاس بۆ کاتەکە تەنیا بۆ پەسەنی قسەکانی مامۆستام ساڵح مسلم حولێکی زۆری دابێتە ئەمریکا لە جەنگەی شەڕی داعش لە سووریا و ئەو ڕۆڵە بەرزەی کە کورد لە ڕۆژاوای کوردستان گەڕای هەرگیز نەیتوانیت تەنانەت سەناتۆرێکی دۆستی کورد بە ناوی کریس ڤان هاڵن کە سەناتۆری ویلایەتی مریلەندە و زۆریش دۆستی کوردەوە زۆر دۆستی بە بنەڕەت پاکستانین بنەماڵەکەی دۆستی مەرحومی دکتۆر نەجمەدین کەریم بوو لەگەڵ خێزانەکەی حولێکی بێ ئەملاولایەندا بۆی ویزای بۆ وەربگرن نهات ئەمریکا ئاوا تەئەمل دەکاوە زۆر جار کەسانی ئەمریکایی پلەدار و خاوەن پێگە ئێمان وتووە دەڵێ ئەمریکا پشتیوانی لە دروستبوونی کوبایەکی تر ناکاویش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست مەبەست لەوێکە ئەمریکا ئەگەر شتێکیش دێنێتە گۆڕێ دیارە لە سیاسەتی ئەمریکادا جاری وایە حتمەنەوە شارەزان لە ڕەوتێکا توانیویانە بەرەی کۆمونیزمیش بەکاربێنن بە تایبەت لە شەڕ لەگەڵ فاشیزم و ئەوانەدا ئەوە باسێکی دیکەی بەڵام هەرگیز لە بازاڕی ئازاد ئیزن نادەن سیستمێکی داخراوی ئایدۆلۆژی کە خۆی بە نوێنەری سۆسیالیزمی جیهانی بزانێ وەلەو شوێنە گرینگە پێداکتێ هێنری کەیسەنجەر لە دەستپێکی شەڕی سووریا داوتی ململانەی موسکۆ و واشنگتۆن بۆ پتر لە 40 ساڵی تر لە کۆی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە سووریەوە بەردەوام دەبێت ینی سووریا ئەو گرنگەی لە سیاسەتی جیهانیدا هەیە بەڵام بەداخەوە ئەوانەی سیاسەتی ئەوێ دیاری دەکەن وەکو دەڵێ بەڕاستی ئاسنی سار دەکوتن و زۆر مەترسی ئەوە هەیە کە هیچ بۆ میلەتەکەمان مسۆگەر نەبێ ئەوەشی کە تا ئێستا هەیە بەهۆی جۆرێک لە زێدەخوازی هەندێک لە دەوڵەتانی ناوچەکەیە کە ئەوان وەکو بربەستێک لەوێ ڕاگرتووە کە ئێمە هیوادارین چێتە چوارچێوی دەستوری ئەو وڵاتە و قەوارەیەکی حقوقیە بێ وەکو ئێرە بگەڕێنەوە سەر ڕۆژهەڵات و دروشمی ژنجیان ئازادی ئێمە دەزانین لە سەردەمێکا کە نەوەیەک لە شەقامەکانی ئێران هاتە مەیدانەوە و دروشمێکی گرنگی هێنا ڕۆژەفەوە بە تایبەتی خانمان لەو شۆرشەدا پێشەنگایەتیان دەکرد کە نەوەیەکن لەژێر ئایدۆلۆژی کۆماری ئیسلامی ئێراندا نەشونمان کردوە لە دایک بوون گەورە بوون بۆیە دەکرێت گەر زۆر بە کورتی بڵین بەڕاستی ئێران و دەوڵەتی ئێران دەوڵەتێکی ڕەنج بە خەسارە ئەو ڕۆکەسانێک ڕوبەڕووی بوونەتەوە کۆی سیستمەکە ڕەت دەکەنەوە کە بۆ خۆی پەروەردەی کردوون کە لەژێر بۆمبارانی ئەیدۆلۆژی و لە سیستمی پەروەردەی ئەودا گەشە و نەشونمایان کرد ئەمە کولتورێکی نوێی هێنایە ئاراوە بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەو کولتورە نەتەوەیی هێنایە گۆڕێکە هەمومان شاهێدین باب لەسەر گۆڕی کوڕەکەی دایک لەسەر گۆڕی کچەکەی کوڕ و کچ لەسەر گۆڕی دایک و باوک و براکانیان دروشم دەدەنەوە گۆرانی دەڵێن سرودی شۆڕژێری دەڵێن ئەمە کولتورێکی زۆر زۆر نوێیە کە بە باوەڕی من لە هەموو پارچەکانی کوردستاندا تا ڕادەیەکی زۆر بێوێنەیە ئەمە هیوا بەخشە لە کاتێکدا دووهەمین حەشیمەتی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستانە یەکەمین دەستپێکەکانی بزوتنەوەی ڕزگاری خوازانەی کوردستان و هێماکانی وەکو ئاڵا وەک دروشمی نەتەوەیی و وەکو سرودی نەتەوایەتی ڕەقیب و وەکو چەمکی پێشمەرگە لەوێ ڕاسەری هەڵدا بۆیە بەهۆی سیاسەتی هەرێمایەتی و تا ڕادەیەکی زۆر ناوچەیش پەراوێز خراب و زۆر پێمان وا بوو ڕەنگە زۆربەی ئەوانەی کە ڕۆژتایەوارە خەریکی میکیازن ئیتر هەموو شتێک فەرامۆش کراوە بەڵام لە شەو ڕۆژێکا دیچمان کە کۆمەلگاکە بە ڕێڕەوێکی دیکەدا دەڕوە بۆیە ئەمە بە باوەڕی من تا ڕادەیەکی زۆر شۆک بوو بۆ هێزە بەرپەڵستکارەکانی ئێران بە کوردیشەوە لە دەستپێکدا جۆرێک لە بێبەرنامەی و سەر لێ شێواوی هاتاراوە هەرچەندە لە کوردستان بەوەی ناوەندی هاوکاری حیزبەکانی کوردستان ئێران بابەتەکە زۆر جیاواز بوو بەڵام ئەوە خەڵک بوون خۆیان ڕێک دەخست خۆیان یەک دەخست و هەرەوەزیان دەکرد و پاڵپشتی یەکتر بوون ئەمە بابەتێکی یەجگار گرنگ بوو و پشتیان بۆ زۆر جاریش باسی ئەوە دەکرا کە حیزبەکان لەوەی کە هێڵێک دیاری بکەن ئەم ڕێڕەوە برێتە پێشێ دەستەوەستانن بەڵام دەورێکی باشیان بوو تووشی ئەو ڕادیکاڵیزمە نەبوون کە چاوەڕوانیان لێ دەکرێت کە دەبێت هێزی پێشمەرگە و بە چەند بڕناو کەڵەشینکۆفەوە بنێرنەوە ئەو دیوسنوور ئێران حولێکی زۆریدا ئەمە بێتە ئاراوە بەڵام ئەوان بە باوەڕی من خاوەنی ئەو ئەزمون و تەجروبە سیاسیە بوون کە ناتارە لە ئاستی سەراسەریە کاتێک شۆرشەکە یەک دوو مانگ چووە پێش ئەوانیش کەوتنە پەلە پرۆزێ بە شێوەیەکی گشتی ئێستا لە ئاستی ئێراندا
بەرەی جۆر ئەو جۆر هەیە ئەوەی کە بۆ کورد گرنگەوە کورد تێیدا بەشدارە کۆنگرەی نەتەوەکانی ئێرانی فیدراڵ هەیە کە هەموو نەتەوەکانی ئێرانی تێدا جیا لە فارسەکان حولێکی زۆر درا کە وەختی خۆی 2005 و 6وانە لە لەندەن پێکاتووە و ئێستا نزیک بە چڕ ڕێکخراوی تێدایە. مەسەلەی دووەم شۆڕای هاوپەیوەندی بۆ ئازادی و بەرابەری لە ئێرانە کورد لەوێش حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئەندامن و شۆڕای دموکراسی خوازانە لایەنی دیکەش زۆرە بەڵام لەم چێشمە چێشمی شۆڕشی ژینادا مەترسیەکی دیکە هاتە ئاراوە کە بە باوەڕی من کورد و هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەبێت لە هەمبەر ئەو بابەتە زۆر وشیار بوون ئەوش مەسەلەی سلێبرەیتیەکانە زۆربەی ئەو سلێبرەیتیانەی کە وەکو قارچق هەڵتۆقین و میدیای نێودەوڵەتیش بە تایبەتی میدیای ئێرانی لە دەرەوەی وڵات سپانسێریان بوو بۆی بیانهێنێتە پێشێ ئەو داخوازیان هێنایە گۆڕێکە ئەوانە دەتوانن ڕێبەری ڕزگاری خوازانە و جوڵانەوەکە بن لە دەرەوەی وڵات لە کاتێکدا کورد یانەتەوەکانی دیکەش پێویستە لەگەڵ دامەزراوە هەڵسو کەوت بکەن. ئەمڕۆ من ڕۆژنامەوانم لێرە قسە دەکەم و هیچی ژواژۆ ناکەم دەڕۆم بەڵام ئەگەر نوێنەری لایەنێکی سیاسی بووی قسەکان بەرپرسایەتێکی زۆرتر هەڵدەگرێت لەبەرەوەی لایەنەکەت لێت دەپرسێتەوە شەنوکەوی دەکا قازانج و زەرەری ئەو ئاخافتنە ئەو لێدوانە چۆنە بۆیە هەمە حیزبێکی سیاسی جەوهەریەوەیە کە بۆ بەدەستەوەگرتنی دەسەڵات خەباتی خۆی دەباتە پێشێ تا ڕادەیەکی زۆر بۆیە ئەوە تا ڕادەیەک ڕۆژهەڵاتی کوردستانیشی لەسەر دوو بەرەدا بەش کرد. لەلایەک مجاهدینی خەڵکی ئێران هەیە کە مجاهدینی خەڵکی ئێران شۆڕای نیشتمانی بەرگریەر ئەوان پێکیان هێناوە و سەرۆک کۆماری لە تاراوگان دیاری کردەوە کە خانمی مریەمی ڕەجەویە کاتی خۆی حیزبی دموکراتی کوردستانی ئێران چووە ئەو شورایەوە و لەو شۆڕایەدا دیارە خودموختاریە ئۆتۆنۆمیەکی نسبیان پەسەند کردووە کە نزیک بوو لەو خودموختاریەی کە وەختی خۆی دروشمی استراتژی با بڵێ حیزبەکان و بەتایبەت حیزبی دموکرات داوان دموکراسی بۆ ئێران خودموختاری بۆ کوردستان بەڵام لە ڕووی داخراوەیەوە لە ڕووی ئەو سکتاریزمەی کە هەیەە ڕێگرن لەوەی کە ئەوە بەربڵاوتر بێ و ئێستا ئیش دەکەن لەسەر ئەوەی کە فێدرالیزمیش پەسەندکەن کە ئەگەر ئەوە بکەن بە باوەڕی من هەنگاوێکی زۆر زۆر گرنگ دەچنە پێشێ ئەو سەردەمە لە بەرامبەر ئەوەدا هێزێکی دیکە لە کوردستانە بوو کە بەرەی چە بوو کۆمەڵە بوو کۆمەڵە بە پەلە پرۆزێ هات لەسەر سەرمایەی مادی و معنەوی و مرۆیی کورد ڕێکخراوی حیزبی کۆمونیستی ئێرانی دروست کرد لە حیزبی کۆمونیستی ئێراندا من دەتوانم زۆر بە بەرپرسایەتیەوە بڵێم 5 نەتەوەی غیرە کوردی تێدا نەبوو وەجیا لەوانەی سەهەندیەکان هاتن کە منسوور حکمەتوان بوون دوایی حیزبی کۆمونیزمی کرێکاری ئەوانەی لێ جیابووەوە جارێک مەلا بەختیار قسەیەکی خۆشی دەکرد دەیوت موچەی 2000 کەس لە سلێمانی لێمە وەرەگرن کەچی لە دەنگدان 200 دەنگ نایەنن ئەوە بۆیە لە ڕووی ئایدۆلۆجیەوە ئەوانە پوکانەوە ئەوان چون ئەوان دروست کرد دوایی لە 2000 و ئەوانەدا کاک عەبدوڵڵای موحتەدیوان حەولیاندا بێنە دەر لەو ڕێکخراوە و ئەوە بە زیان شکایەوە بۆیە من لەو سەردەمەدا کاتێک لەگەڵ ڕێبەرانی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستانیش دەرفەتیەوەم بۆ قسە بکەم هەمیشە ئەو دوو بابەتم بەبیر هێناونەتەوە کە پێویست ناکە پەلە بکەی لەوەی تۆ بچیە هیچ بەرەیەکەوە دەرگاکان دامەخە نوێنەری خۆت بنێرە لە هەموو کۆڕ و کۆبوونەوەیەکە ئامادە بێت بە تایبەتی ئێستا حەقانیەتێکەیە و ئەو جوڵانەوەیە کوردی تا ڕادەیەکی زۆر هێنایە لە پەراوێزەوە هێنایە ناو چەقی ڕووداوەکان هێنایە ناو کۆڕ و کۆمەڵە و ناوەندی بڕیار لە سەرتاسەری دنیا بەڵام کورد لە دەرەوە بۆ تایت حیزبەکان وەکو پێویست نانتوانی وە بەرهێنانی سیاسی و دیپلۆماسی تێدا بکەن ئێستا بەرەی کەپیانەوت بەرەی هاوپەیوەندیە منشوری مەحساکە لە زانکۆی جۆرجتاون لە واشنگتۆن هاتاراوە و 6 کەس بوون تەنیا کەسێکی با بڵێ کە وەک کەس لەوێ بوو بەڵام سکرتێری کۆمەڵەی شۆڕژێری زەحمەتکێشانی کوردستانی ئێران بەڕێز کاک عەبدوڵڵای موحتەدی بوو ئێستا هەر خۆی ماوەتەوە لەگەڵ ئەو کچەکە مەسیحی عەلی نژاد ئەویش پێشتر ڕیپۆرتێری مەجلیس بوو کەسێک بوو لە ڕەوتی ڕیفۆرم نزیک بوو لە خاتەمی ئەوانە نزیک بوو بەڵام ئێستا بە تەواوەتی لە بەرەی دژ بە ئێراندایە بۆچی ئەمە دەڵێم مەترسێکی جددی هەیە لەو پەیوەندیدا کورد دەبێ بە 2 جار بیر بکاتەوە و 4 جار هەنگاو بەرەو دواوە بێ ئەو دەم بڕیار بدا لەگەڵ کام ڕەوتی ئێرانی دەکەوێت من تەنیا نمونەیەکتان بۆ دێنمەوە لە ساڵی 2010 لە مانگی جوولا مانگی حوتی 2010 لە ستدیۆ گابریێلی پاریس کۆبوونەوەیەک ڕێکخرا بوو کۆبوونەوەی مەحسوونی مەخمەڵباف کە سینەماکارێکی بەناوبانگی ئێرانیە دکتۆر عەلی ڕەزای نووریزادە کە ناوەندی
ئێران ناسی با بڵێ یا عەرەب لە لەندەن بەڕێوە دەبا ڕۆژنامەوانێکی بەناوبانگە و هەموو حیزب و ڕێکخراوە سیاسیەکانی تقریبەن ئێرانی و کەسایەتیە دیارەکانیشان کۆ کردەوە بە کوردیشەوە. بەڵام دوای دەرکەوت ئەو کۆبوونەوە دەفتەری ڕەفسەنجانی پێچێنەوە و بوجەکەشی ئەوان داویانە. دوای دیکۆمنتاریە کاتە دەرێ بە ناوی ئەڵماسی فریو یا ئەلماسە فریب کەوانەی فارسی دەزانن دەتوانن چاوی لێ بکەن. ئێران بۆ وێنە لە وڵاتێکی وەکو کانەدا سپای پاسداران شارۆچکەی هەیە، شارۆچکە هەر لە خشتی یەکەمەوە تا کۆتایی خۆی بنیادی ناوە. وەزارەتی دەرەوەی کانەدا لەم ڕەوتەدا یەکشەوە زیاتر لە 11,000 ئەندامی سپای پاسدارانی خستە لیستی گەمارۆکانەوە. ئەی دەبێت تۆم 11,000 کەسە بناسی بەناوبانگ بەناو نیشان پێناسەکان چیە لەکوێ لەدایک بوون، یعنی بۆیە بابەتەکە هەروە ئاسان نییە. ئێستا بەشێک لەوانەی کە لە دەوری ڕزای پەهلەوین بەناوی ئەوەی کە پەیوەندیە لەگەڵ سپای پاسداران و لەوانە سپای پاسداران کودتا بکات و بابەتێکی وابێنێتە گۆڕێ بەڕاستی دەوریان گرتووە. بۆیە دەبێ کورد وشیار بێت لەوەی کە بچێتە ئەو هاوپەیوەندیانەوە و بە باوەڕی من نابێت پەلەش بکالوێ دەوە دەبینی ئاغای ڕزای پەهلەوی ئێستا چووە ئیسرائیل و من لەگەڵ کاک عەبدوڵڵا وتم کاکەوە لەو موشەکەکان دێ بۆیە بۆ دەوروبەری زرجۆز و کۆیە و کاک شازادەش بۆ خۆی دەگەڕێتەوە پاریس یا واشنگتن کە هەنگاوێکی زۆر نابەرپرسانە بوو. ئەوانە چوونەوە بەڵام هەر لەو کاتەدا ئیسرائیلەکان حەول دەدەن وەکو دەڵێ جیسکەکەی هەیە سی خاسە نەقەڵەو دەبێ نە لاواز دەبێ نیشانی دەدا دەڵێن من لابیم هەیە لە ئاستی جیهانیدا پشتیوانیم هەیە دەتوانم سەرێشت بۆ دروستکەم دەبێ فلان و فلان و فلانم بۆ بکە. یعنی وەکو کارتێک لە بەرامبەر زێدەخوازی ئێران و سیاسەتی دەرەوەدا بەکاری دێنن. دەنا ئەگەر بیانەوێ شتێکی وا بکەن هیچ پێویست بەوە نەبوو کە ئەو دەهۆڵ و زوڕنای بۆ بکتن کە دەچێتە ئەوێ و لە ژوورێکی وا تەنانەت لەگەڵ سەرۆک وەزیران ناتانیاهۆدا دەنیشێت. بۆیە ئەوانە بەبەوە دەیەوێت ئەوەش نۆژەن کاتۆکۆ ئێران لە بەردەمی مەترسیایی یەکپارچەی خاچی ئێران لە بەردەمی مەترسیایانی ئەو بوارەش لە ڕووی ڕیکلامی سیاسیەوە لە ڕووی میدیاییەوە بۆ ئێران دەستەبەر دەکا کە تۆ سەرسەختترین دوژمنت دیارە لە ڕووکەشدا بە ئاستی گشتی خەڵک ئەوانە دەبینێ. بابەتێکی دیکە کە پێم خۆش ئاماژەی پێ بکە من هەر لە دەستپێکەوە هیوادار نەبووم بۆی کاڵ و گۆڕێکی بنەڕەتی لە ئێراندا پێک بێ. بۆ دۆستان شەڕی ئوکراین بابەتێکی یەجگار گرینگە کە کاریگەری لەسەر ئێرەکە بوو. ئەوەی کە ئوروپاییەکانی تووڕە کردووە ئەو هاوکاریە لۆجستیکی و درۆنانەیە کە کۆماری ئیسلامی لەگەڵ مسکۆ دەیکرد و بۆ ئاگاداریشان خودی ڕووسەکان ئەو کۆدانیان ئاشکرا کرد کە درۆن و فڕۆکەی بێفڕۆکاندنا دووهەمین سپای دنیا ناتوانێت زۆر وابەستە و دەستەوەستان بێەوەی، بەڵام ئەوان زۆر بە ئەنقەز ئەو کۆدانیان ئاشکرا کرد بۆ ئەوەی لەو چێشمە کێشانەدا ئێران بخەنە بەرەی خۆیانەوە بەتەواوەتی. دوای کڕۆنا کاریگەرترین ڕوودا و لە ئاستی نێودەوڵەتیدا کە قەیران خوڵقێن بووە بابەتی ئوکراینایە و پوتین زۆر بە زیرەکی ئەم کارە دەکات. بۆچی؟ چونکە پوتین هەواڵگری بووە لە ئەگەر حتمما جەنابیان دەزانێت ئەگەر ئەو شەڕەیە درێژماوە بێت ئەبێت چاوەڕێ بین لە 5-6 مانگی داهاتووەوە شەقامەکانی ئوروپا بخرۆشن و خەڵک بێنە سەر جادا. من مانگی یەک لە بێرلین بووم زۆرم سەرما بوو دەوروبەری 10-11 شەو بوو هەرچێکم کرد چاوم لێ کرد گاز نییە ینی شوفاجوشتیان کوژاندۆتەوە. چوومە خوارە چوومە ڕسپشێنەکە وتی بەس دەتوانین بەتانیەکت بدەین. جا کاریگەری قەیرانی وزە لە ئوروپا لەو ساڵەوە دەردەکەوێت لە ڕاستیدا لە ئێستا بە دواوە زۆرتر دەردەکەوێت. جا بۆیە بۆ ئوروپاییەکان کە تووڕەبوون کە دەرگایان کردوتەوە بۆ ئۆپۆزیسیۆنی ئێرانی تا ڕادەیەکی زۆر تەنیا لەم سۆنگەوەی لە هیچ سۆنگەیەکی دیکەوە نیە بۆ ئەوەی ئەو گوشارە بخەنە سەر ئێران کە ئەو هاوکاریانەی یا ئەو پەیوەندیانەی ڕابگرێت. چونکە 70 تا 75% وزەی جیهان لە دەروی هورمزەوە دێتە بازاڕەکانی جیهان. دەی ئێران ناسەقام گیر بێت چێ دەڵێ بۆ 5 ساڵ دەبێت بۆ 10 ساڵ دەبێت وەک عێراق بۆ 20 ساڵ دەبێت چون سیاسەتی دەستێوەردان یا ڕووخان لە ئەفغانستان شکستێنە دوای 20 ساڵ تاڵەبان گەڕاوە سەر حکم. ئەوە لە عێراقی ئەگەر کوردستانی لێ دەرکەی ئەو عێراقە نەبوو کە ئەمریکا لە 2003دا دیکتاتۆر سەدام حوسەینی بۆ ڕووخان و ویستی لە ڕێگای موشکەوە دموکراسی بێنێتە ئەم وڵاتە.
ئێستاوەی حکمی عێراق دەکا ئێرانە لە ڕێگای میلیشیاکانیەوە دەی کۆی ئەم بابەتانە ئەگەر تۆ لە پاڵیەکە دایبنەی سیاسەتی نێودەوڵەتی لەگەڵ ئاڵوگۆڕێکی بنەڕەتی و خێرانیە لە وڵاتێکی وەکو ئێراندا من نامەوێت بە هیچ جۆرێ ئەمە بسڕمەوە یا نادیدە بگرم کە خەباتی جەماوەری خەباتێکی پیشبینی نەکراوە بەڵام لەو خەباتەشدا تۆ دیتت کوردستان تا ڕادەیەکیش بلوچستان بە تەنیامانەوە ئەوە کابرای فارس کابرای تارانی شەو کاتژمێری نۆدێ لەبەر پەنجەرەکەی ئەڵێ مردن بۆ دیکتاتۆر ئەوە نەبووە خەباتێکی ڕاستەقینە وە لە بیریشمان نەچێ سووریە بۆ وای لێ هات سووریە لە حەلەبەوە دەستی پێکرد نەک لە دەمشقەوە بۆیە لە کۆی بەهاری عەرەبیدا کە دەیخوێنیەوە دەبێ ئەو خاڵە لە بەرچاو بگری فاکتۆری دیکە دەوریان هەیە بەڵام بە باوەڕی من سەرەکیترین فاکتۆر لەوەی کە قەیرانی سووریە بەرەو گەیشتە ئەمڕۆ ئەوەیە کە لە پایتەختەوە دەستی پێ نەکرد لە ئێرانی ژوایە ئاڵو گۆڕی هەرە جەوهەری لە تارانەوە دەست پێکە لە تەورێزەوە دەست پێکە لە ئیسفەهانەوە دەست پێکە ئەوە کۆمەلگای ئێران کۆمەلگایەکی فاشیزمە لە دەریشەوە بۆ ئاگاداریتان سرود دادەنن چەپڵە لێ دەدەن بۆ ئەو بلوچ و کوردانە ئیعدام دەکڕن ئەمڕۆ سێ ئیسفانی ئیعدام کراون ئەوە کەوتونەتە شایلۆغان تا ڕادەیەکی زۆر کەواتە تۆ دەبێ هەر لەگەڵی بڕۆی بەڵام پێویست ناکە کورد خۆی دابش بکە بچێت لەسەر ئەو بەرانەی کە هیچ ناتوانن مسۆگەر بکەن چونکە سیاسەتی جیهانی لەگەڵ ئەمری واقع هەڵسوکەوت دەکات و هیچ یەک لەو لایەنانە شانسی ئەوان نییە بە تەواوەتی کە بڵێ لە هەر ئاڵوگۆڕێکی خێرادا دەتوانن هێزەکە بەدەستەوە بگرن دەتوانن پاشماوەی سەوزەکان بێ وە بەتایبەتی کوڕی شا زیرەکانە لەو بارەوە خەڵکەکە بەکاردێنێت دانا دەڵە با سوپای پاسداران هەڵنەوەشێتەوە ئەوەی دەستکەوتانەی لە هەرێمی کوردستان هەیە بەرهەمی هەڵوەشانەوەی حیزبی بەعسە لە ڕیشەوە ئەو ناوێت سوپای پاسداران ئەڵێ کەسانێکەیە توانیویە خەڵکیان کوشتووە فڵان ئەوانە جێ بەڵام زۆربەی دەتوانێت نیشتمان پەروەرەوە لە منشورەکەشیدا دەڵێ لە هەر شکوێ وڵات کەوتە بەردەمی مەترسی و دابڕان و جیابوونەوە دەبێت سوپا لەوێ دەستی وەردان بکە معلومە ئەوەش وەکو دەڵە شمشێرەکەی لەسەر سەری توێراکرۆجاوە کووردە بەلوچە بەبێەوەی کەسیش داوای جیابوونەوەی کردێت بۆیە ئەوەشی کە پێکات لە منشوری مەحسادا لە جۆرجتاون بۆ بڵقی سەر ئاو هەر لەسەر ئەم ڕاستایە چونکە شازادە پێویستی بەو فاڵۆوەرە میلیۆنانەی ئەم کەسانە هەبوو بیانێنێ لەگەڵ خۆیان و ئەوانیش پێویستیان بەو ئیمکاناتە مادی و معنەویە هەبوو کە کوڕی شاهەیەکی بۆ ئێرانیەکانیش تا ڕادەیەکی زۆر کە نفوزیانەیە کە دیاسپۆران چالاکە بە زیاتر لە بەتوانم بڵێم 150 بۆ 200 ساڵیش ئێستا لە پەرلەمانی ئەوروپا هەن لە پەرلەمانی وڵاتانی دەرەوە هەن لە کانەدا هەن بەڵام کانەدا لە هەمووان ڕادیکالتر هاتە گۆڕێ بۆچی چونکە ساڵ و نیوێکی دیکە هەڵبژاردنە جەستن ترۆدۆ کە سەرۆک وەزیرە زۆر کەس پێی وایە دوو جار سێ جار هاتووەتە سەر شەقامەکانی تۆرۆنتۆ و ئۆتاوای پایتەخت لەگەڵ خۆپیشاندەران و لەگەڵ ئیسماعیلۆن لەبەر دوو هۆکار یعنی 50,000 دەنگ لە باژێری ئۆنتاریۆ یا لە دەوروبەری تۆرۆنتۆ کە پێشی دەڵێن تارانتۆ دەتوانێت حیزبەکەی ئەو سەر بخا لە هەڵبژاردننی داهاتوودا یعنی دەسەڵات بەدەستەوە بگرێتەوە ئەوان لەسەر ئەو داتایە ئیشەکەن هەتا ئێستاش حیزبی حاکم لە کانەدا ڕێگرە لەوەی سوپای پاسداران بچێتە لیستی تۆریستیەوە ئەوەشی کە باڵوێزخانەی ئێران وەختی خۆی لەوێدا خراتا ئاساش داخراوە بەهۆی کوشتنی زەهرای کازمیۆ کە فۆتۆگرافرێک وێنەگرێکی کەنەدی ئێرانی بوو کۆنسەرواتیڤەکان کردیان حیزبی محافزەکار حیزبی کۆنەپارێزان کردیان کە ئێستا ئەوان لە بەرەی ئۆپۆزیسیۆنن بەڵام بەرەیەکی بەهێزیشن لە پەرلەمانی کانەدادا ئەوەی کە سەرۆک وەزیر دەیکات لەم ڕاستادایە چاوی لەو دەنگانەیە چونکو نزیک بە 100,000 کەسیان هێنا سەر شەقام ئەمە بۆ ئەوان بە داتا ئیشەکەن دەڵێ گەر ئەو سۆزەش ڕابکێشێەوە بە تایبەتی کۆنەپارێزەکانیش گوشارێکی زۆر زۆریان بۆیە ناون ئەو تایارەشیان کە خستە خوارێ فڕۆکە ئۆکراینیەکە کە کۆمەڵی خەڵک هاوڵاتی کەنەدایی تێدا بوو کە ئەو وڵاتانە لە سەریان فەرزەدا کۆچی لە شکۆ و کەرامەت و لە ناسنامە و مافی هاوڵاتیانی خۆیان بکەن لە هەموو شوێنێک بۆیە من کۆی بابەتەکان ئاوا دەبینم و بەهۆی ئەو پەیوەندیانەش کە هەمە من تەنیاوەی بە وەفدی 57 وڵاتم بینی لە کۆڕی گشتی ڕێکخراوی نەتۆیەگرتووەکان لە مانگی نۆی ساڵی 2022
لە سعودیا لە ئیسرائیل ئەوەی کە تێگەیشتم زۆرتر پیان خۆشە تا ڕادەیەکی زۆر حکوومەتەکە لاواز بێ بەڵام بمێنێتەوە و لە قازانجی ڕۆژاوایە کە دوو جەمسەری شێعەش لەم ناوچەیە هەبێ وەک دوو جەمسەری سوننە هەیە ئێستا ئانکارا هەیە ڕیازیش هەیە ململانەی یەکتریش دەکەن هەر کەس حەول دەدا شەرعیەتی ڕێبەرایەتیکردنی جیهانی ئیسلامەکەش بۆ خۆی دەستەبەر بکە بە باوەڕی من ڕۆژاوا و هاتنی پاپ بۆ عێراق و دیداریشی لەگەڵ بەڕێز سیستانی هەر لەو ڕاستایەدایە قم خۆی جەمسەرێکە بەڵام دانوێ نەجەفی جەمسەرێک بێ ئەو دوو جەمسەرەش ئەکەونە ململانەوە ئەو ململانەیە لە ڕووی تاکتیکی و لە ڕووی استراتژیشەوە لە قازانج و بەرژەوەندی ڕۆژاوا دەشکێتەوە جاوە چەپ و چۆڵ دەفرۆشن ئەوە ئاسایشێکی مطلق لەم ناوچەیە مسۆگەر نابێ و 22 دەوڵەتی عەرەبیش دەست لەسەر سنگن بۆ ئەمریکا لە ترسی ئێران و لە ترسی نفوزەکانی ئێران تەنانەت لە پێی چوارچێوەی پەیماننامەی ئیبراهیمدا پاڵیان بە ئیسرائیلەوە داوە لە ترسی زێدەخوازیەکانی ئێران وە کۆی و ئاڵ و گۆڕانش لە ناوچەکەدا کە لە 20 ساڵی ڕابردوودا هاتوۆتە ئاراوە ئەگەر چاو لێ بکەی ڕۆژاوا دوای 11 سەپتەمبەر بەتایبەت ئەمریکا سیاسەتەکەی لەو ڕاستایەدا بردۆتە پێشێ کە ئێرانێکی بەهێز هەبێ بۆ ئەوەی ئەو شەڕە بێنەوە ناو ماڵی خۆیان و ئەو شەڕە تا ئێستا بە گەرم و گوڕی لە ئارادا ئەگەر تۆ چاو لە پێکاتەی سوننە بکەی کە لە عێراق چی بەسەراتوە لە ناوچەکە خەریکە چی بەسەردێ زۆر باش لەو ڕاستیە تێدەکەی بەڵام ئێستا بەو دەرەنجامش گەیشتون کە زۆر زیاتر لە پێگە مێژوویەکە و لە قورسایی خۆی پێی لە بەڕەکەی خۆی زۆرتر ڕاکێشاوە بۆیە بەرەو ئەوەی دەبن کە پاشەکشەی پێ بکەن و شۆڕشی ژینا هۆکارێک بوو بۆ ئەوە من تەنیا ئومێدێکە پێی ببەستم و چاوم لێ بێ خەباتێکی و ڕاستڵەچینێکی جەماوەریە کە پێشبینی کراو نییە دەنا دنیای دەرەوە بە مطلقی هیچ بەرنامەیەکی بۆ ئاڵوگۆڕێکی کورتماوە و خێرا لە ئێراندا نییە بۆی کۆماری ئیسلامی بڕوخێ زۆر زۆر سپاس ببورن کە هێندێک درێژم کردە خەڵدەستن بەو چالێکیانە بۆ دڵخۆشترم کە و دۆستە عەزیزانە بینی و لە نزیەکەوە پرسیاری من لەسەر ڕۆژهەڵات کاک ڕەحیم لە جەنابەتەوەیە کە بۆچی بەرەی کوردستانی لە ڕۆژهەڵات دروست نابێت چونکە ئەزموونی باشوور ئەزموونێکی زۆر گرنگە کە ئۆپۆزیسیۆنی کوردی لە شاخ بڕیار بەدەستانی شۆڕژگێر توانیان بەرەیەک دروست بکەن یعنی سەرکەوتوو بوو هەتا ئینتیخابات کرا و لە ڕۆژگارێکدایان ئەوێ ڕۆژێ بەری کوردستانی دروست بووە کە هیچ ئەگەرێک نەبوو بۆ ڕوخانی ڕژێمی بەعەس یعنی ڕژێمی بەعەس لە لووتکەی بەهێزیدا بوو ئەوە یەک لە پرسیارەکانمان پرسیارێکی ترم ئەوەیە ئایا دەکرێت ئەو ناوەندی هاوکاری حیزبانە دروست بووە جێی بەرەی کوردستانی بگرێتەوە یا وەکو ئەو تەماشای بکەین پرسیاری تریشم ئەوەیە کە لەبەرچی دیموکرات و کۆمەڵا لە بەرامبەر کوڕی شایدا ڕێیان جیاوازە زۆر سپاس باشە بۆ کردن بۆ زانی ئەو زانیاریان کە لە ئاسوێنە گشتێتە هەیە لە بەرامبەر دۆزی کورد لە ڕاستیە من پرسیارێکمە بوو ساس کاک جەعفەر بەشێکی کرد من کۆمەڵێک دۆست و هاوڕێ نزیکم هەن لە سەرئاسی ڕۆژنامەنووسان ئەوانەی کە ئەندامی پارتی و حزبە سیاسەکانی ئێرانن ئەوەی کە لەوانەوە بینیمە کە باسی ئەکەن باسەوەکەن کە جوداییەک هەیە مەسافەیەکی ئەوەندە گەورە هەیە لە نێوان ئەندامان و پارتە سیاسیەکان تەنانەت لە ئاستی دۆستایەتی و ڕەفاقەتیش ناهێڵن ئەو نزیکبوونەوەیە هەبێ من پێم سەیرە کە ئەو هەموو ڕۆڵە کوردە هاتوون لە باشوور دانیشتون شۆڕشەکەن و لە ئاستێکی ترشاوە بۆ ڕۆژنامەنووس و چالاکوان کارەکەن ئەبێت چ ئایدۆلۆژیایەک یاخود چی پەیامێک چی پاڵپشتیەک وا بکە ڕۆڵەکانی کورد هێندە دژمن بە یەک بن کە تەنانەت لە شەقامی کشاکە یەک ببینن ئەبێ لە یەکتر دوور بکەونەوە من ئەمە قسەی خۆم ڕێی خۆم نییە هاوڕێکانم ئەوانی کە لە کورسانە ژیان خەڵکی ڕڵاتن بۆم باسەکەن ئەگەر جەناب دیدێک کتێبێ سەرنجێک کتێبێ لەسەرەوە پاڵپشت بە چییە ئەم جویاخوازیە پاڵپشت بە چی ئایدۆلۆژیا و وەچی سەپۆرتێک هەیە بۆی کە ئەم بەرانە ئەوە لە یەک دوور بنەوە زۆر زۆر سپاس بەڵام من دوو پرسیاری خێرام یەکێکیان ئێمە بینیمان لە مزگەوتەکاندا زۆر مەلا داخلی ئەم زاوتە بووبوون
بەڵام بەڕاستی لەوە نەگەیشتن ئەمە تعبیر لە مەسەلە نەتەوەیەکە بەڕووتی بوو یان قوڵاییەکی ئاینیشی هەبوو بە تایبەت پەیوەست بە ئەوەی خەتی ئەگەر ما بێ مەکتەبی قورئان و ئەوەی موفتیزادە و ئەوانە هیچ کاریگەریەک یان هیچ پەیوەندی و پەیوەستیەکەیە لەو بابەتە یان نا دووەمیان جەنابەت باسی ئەوە کرد کە لە ئێراندا طبعا سەر مناقەشەیەک هەیە ئاسفیبات و ئەوانش داخلی ئەو مناقەشە و گفتوگۆیە بوونەکە زەرفێکی شۆڕژگێڕانەوە ئینقلابی لە ئێراندا نییە تا کەس چاوەڕێی شۆڕژ بکە بەڵام جەنابەت باس کردوتر یان یەکێک لە مەرجەکانت باس کرد یانە بێ لە تاران یان لە ئەسفەهان یان لە شیراز بۆ نمونە دەست پێ بکات ئەو کاتە نەتایجێکی ئەو تۆی دەسەکەوێت جاران ئەگەر جەنابەت بوون باشتر ئاگاداری حتمەن ئەویش ئەوەیە کە چاوەڕێی تاران نەبوو بەڵکو چاوەڕێی بازاری تاران بوو کاتی خۆی بازاری تاران کە کاتە ناوەندی ئابووری و اقتصادی ئێران لەوێەوە کە داخلی بە ئەو حرەکەی ئینقلابی هەفتانەوە بوون یعنی ئەنجامەکانی دەستکەوتن یەک شتی بچوو بۆ هەر بۆ مامۆستا ئەگەر ئیجازەم بدەیت کاکسەرۆ ئەویش ئەوەیە یعنی بەڵێ من یعنی بەشبەحاڵی خۆم لەوە ئەگەم کە ئەوانەی ئیدارەی ململانیەکە ئەدەن لەگەڵ بەغدا ئەبێ بەختێک هەندێک جاران لە هەندێک قۆناغدا شت بڵێن شت بکەن بەو جۆرەی کە جەنابەت ئاماژەت پێدا من ئەوم لە نۆرماڵە بەڵام لام نۆرمان نییە هیچ کەسێک بەتابەتی ئەساتیزەوانە بێن تەنزیل بکەن بۆ چوونەوە بەغدا لەو فترایان ڕابردوو برادەرێک دکتۆراشی هەیە و بە حساب پرۆ ئەنی سپۆرە لەو بوارە کاک عەبدوڵڵاخەوانی ناوە ئەڵێ کورێ بێ بچێت لە بەغدا خۆی بکاتە خاوەنی بەغدا ئەخر ئەمە دوێنێ پێرێ شکستی گەورەی تیگرانیەکانەوە بوو کە ویسیان خۆیان بکەن بە خاوەنی ئەسیوبیا و ئاویان لێهات بە کولیان هات بۆیە من تۆزێک لەو مەسایلانە حەزەکەم کە ورتر من بژوحاڵی خۆم یعنی ئەزمونی ئێوە باشتر بگاتێ ئێمە و هەندێک ڕعایەتی ئەوەش بکەن کە هەتەنیا ئەو فکرە نییە کە دەبێت بچینەوە بەغدا بچینەوە دیمەشق دەرگەی خەڵکی دیکەش هەیە ئارایی تریش هەیە ڕاستە دوای ڕفراندۆم تۆزێک ئەوزاع هاتوۆتە پێشەوە من لەگەڵ ڕێگری ناکەم لە سیاسیەکان ئیدارەی سیراق بدەن بەڵام ڕێگری یەکەم لە ئەوانەی خۆیان بە بیریات ئەکادیمی پسپۆری ئەکادیمی لەو بوارە مختەلیفانە ئەزانن بێت تەنزیری بۆ بکەن من لەگەڵ ئەو تەنزیراتە دانیمە وەختا بۆشم بکرێ من تەنزیر ئەگەر دەڵام پیاوی تەنزیرات نیم بەڵام ڕای پێچەوانە بەتوندی دەرەبڕن بەبێ موزامەنە سپاس وتارەکەی خۆشێتەوە بەڵام قسەی لەسەر زاران چوار بوون لە بنەڕەدار دوو بوون بە هۆی تێکەڵبوونەوەی کۆمەڵە و دیموکرات بەخۆشیەوە بۆ بە یەکبەرە بەڵام ئەوەی من زانیاریم هەیە ڕەنگە بەداخەوە لە ناو یەکێک لە حیزبەکانی ڕۆژهەڵات لەو ڕۆژانە جیابوونەوەی دیکە ڕوو بدا کە هیوادارم وانە بێت من نامێ پێشەوە بکەوم کە ئایدۆلۆجی ڕێگرە لە یەکڕیزی کورد و لە یەکڕیزی کوردستانیانە ئێستا حیزب هەیە باوەڕی بە خودموختاریە دژی ئەو لایەنانەی دیکەیە کە فێدرال بۆ وێنە خەبات پەیوەندیە لەگەڵ مجاهیدینی خەڵکی ئێران ئەجا پارتی ئازادی هەیە داوای سربەخۆیی دەکات و ئەمانە چەندە ڕاستەقینە یان ناڕاستەقینەن بابەتێکی دیکە مەبەستمەوەی من بۆ خۆم باوەڕم بە ئایدۆلۆژی کوردایەتیە من نمونەیەک دێنمەوە من لەو بارە و سیاسەتی پارتی دیموکراتی کوردستانم زۆر بەدڵە یەکێتی نیشتمانی کوردستان و حیزبی دیموکراتی کوردستانی ئێران ئەندامی ئینتەرناسیۆناڵی سۆسیالیستن ساڵی 2017 لە کۆڕی گشتی ڕێکخراوی نەتەوەیەگرتووەکان کۆبوونەوەی گشتی ئەو شورایە بوو من لەوێ بووم کاک سعدی ئەحمەد پیرە لەوێ بوو کاک مستەفای شەڵماشی لەوێ بوو برادرانی دیکە لەوێ بوون سروشتی ئەوانە ئەندامی سەرەکی ڕێکخراوەکەن دەبا قسەیان کرد ینی گوتاری کوردیان هێ من هەورامی لێ بۆ خۆی جانتایەکەوە چۆ پشتری بوونەکە و یەکەمین وتاری ڕۆژهەڵاتی نێوەڕاست و کوردستانی پێشکەش کرد بۆ من پرسیار بوو باوەڕم وایە پێویست ناکە کورد بچێتە هیچ بەرەیەکی ئایدۆلۆجی هەموو ئەو ئایدۆلۆژیانە ویسیان بەهەش دروستکەن بۆ ئێمە جەهەندمیان بۆ قوڵخاندی ئەوانەی ئەها داوای گوێیان پڕ کرد بووین کە شەڕی
هەموو ئۆتۆنۆمیان لەگەڵەکردین بەنای مافی چارەی خۆنووسینەوە لە جەوهەریترین و قوڵترین ساتی مێژوویدا چیان لێمە کرد. ئەوانەی کە خۆیان پێ سۆسیال دموکراتە کادرەکانی خۆیانان بڕاو دەکەن بەوەی کۆمنتێکی فەیسبووکەوە بۆی درۆیە هەتا لەو درۆیە دەرباز نەبین ئێمە بە باوەڕی من دەبێت ئایدۆلۆژی هەڵبژێرین کوردایەتی و لە کوردایەتیشدا دەبێت فێر بین ئەم وڵاتەمان لە سەرکردە خۆشتر بووێ هەتا ئەوە نەکەینە کولتور زۆر شتمان ناتەواوە سەرکردەیەک دەتوانێت خائین بێ دەتوانێت ناڕاز بێ دەتوانێت درۆزن بێ دەتوانێت گەندەڵ بێ دەتوانێت نەخۆش بێ دەتوانێت ڕۆڵەکەی خۆی بە باشی نەلەیزێ بەڵام وڵاتێکی زیندوو هەمیشە سەرکردەی بوێر و ئازا لە داوێنی خۆیدا پەروەردە دەکات من لانی کەم لە جوولەکەەوەی فێر بووم وڵاتم لە سەرکردە خۆشتر بوێ بۆیە دوای ئەو سەرکردە هەڵدەبژێرم کە خزمەتی سەقامگیری و پێشکەوتنی وڵاتەکە دەکات بۆیە ناوەندی هاوکاری بە باوەڕی من ناتوانێت ڕێگا جێگای بەرەی کوردستانی بگرێتەوە دەکرێت ئیشی بۆ بکرێەوە لە سیاسەتدا دەبێت هەمیشە بە هیواداریەوە بچینە ناو بابەتەکانەوە ئەمە لایەنێکێتی لایەنی دووەمی ئەو برادەرەی شارەی بە شتێک کرد کاکە ئەمە بەڕێکەوت نییە کورد لە هەموو شتێکا دووشتی هەیە دوو سورکردەی هەیە دوو تەکێ هەیە دوو خانقای هەیە دوای 30 ساڵ لێرە هەر ئەوە دەبینی ڕنگ و ڕووی دوو زۆن کاڵ نەبووتەوە من نمونەیەکت بۆ دێنمەوە من بۆی کارەکەمەوە هەندێک لە وڵاتانی ئەمریکای لاتین چووم باوەڕم پێ بکەن من لە مامۆستای زان کۆم پرسیوە نەیزانیوە گیڤارا چێکێواڵن گیڤارە ماڵن چەکوارە تۆ بچۆ دوورترین گوندی کوردستان منداڵێک کە گوندەکەی کارەبای نەبووە کە قوتابخانەی نەبووە کە مامۆستای نەبووە تیشێرتێکی لەبەرایەوە دەڵێەوە گیڤارە دەزانێت شۆڕژگارێکی ئەمریکای لاتینە من بۆ خۆم کاتێک بیرم لەم مەسەلە کردەوە بەو دەرەنجامە گەیشتم کە ئەمە دام و دەستگای دەوڵەتی داگیرکەر ئەوە دێنە نێو مێشکی تاچی کورد لنین دەکەن بە قارەمانی ڕزگاریدا گیڤارا دەکەن بە قارەمان و شۆڕژگێڕی هەموو مرۆڤایەتی بۆ ئەوەی تاچی کورد قارەمانی کورد لە زێهنی کوردیدا دروست نەبێت ئەوە کێشەیەکی تەنیا کولتوری نییە کێشەیەکی گەورەی سیاسیشە کە دەوڵەتان ئیشی لەسەر دەکەن هەتۆ پێ دوایە ئێستا ئەو نەوەی کە ئێستا دروست بۆ کام وڵاتەی خۆشناوێ هەموو شتێک دەسڕێتەوە بەڕێکەوتە ئەبەدەن بەڕێکەوت نییە لەو سمبلانە دەدەن کە لە ئێستادا وەکو چرایەک لە تاریکیدا داگیرساوە تۆ پشتیوانی لە خیتابێکی جەنابی کاک مەسعود کە 1000 ناونیتکەت لێ دەنێ ئەمە بەڕێکەوت نییە باوەڕم پێ بکەن لە کاتێکدا تۆ بۆ پێشخستنی دۆزەکەت پێویستیت بەوە بۆ دەبێت بێ کەڵکی لێ وەربگری لە بناری ئەو شاخە 11 مانگ گوندێکی دوورکەوتوو هەموو دنیایان لەوێ کۆ کردەوە ئەو عێراقەی دەدەیوت مەلا مستەفا مخەڕەبە و دەیویست بیگرێ ئیعدامی بکا و مەلای بۆ بۆمبی تێدا دادەنا خۆی پێدا بتەقێنێتەوە سەرۆکی وڵاتەکەش و سەرۆک وەزیرەکەشی و سەرۆکی پەرلەمانەکەشی و هەموو نخبەی سیاسی و سەربازیەکەی هاتن لەوێ سوجدان بۆ برد لە بەرامبەر شکۆ عەزەمەتەکەیدا دەی ئەمە سەرمایەکی گەورەی نەتەوەییە کە تۆ ببینی عینەکە حیزبیەکە و پارچەیەکەش فڕێدا کەواتە شتە و لەوێەوە پەیامەکەی کردوە بە 2 و 6 هەموو بەساڵەکە سیاسیەکە تواوە دەی بۆ تۆ نابێ کەڵک لەمە وەربگری بۆ پێشخستنی دۆزەکەت بۆ من کاتێک بووم بە بەرپرسی کوردستانتی لە واشنگتن زۆرم بۆ زەحمەت بوو من لە تیشکەوە بووم مدیری نێوخۆی بووم لە فەڕەنسا دەژیام دەورێکمانە بوو چۆن دەبێ ڕیپۆرتێرێک ئەو برادەرە لێ زۆر زەحمەت بوو بەڵام بیرم کردەوە وڵات بە هەموو تەعبیرێ مەسعود بارزانی لە ئۆباما گەورەترە خەباتگێرترە شوێندانەرترە سەرکردەترە بۆ دەبێت لەوەی بترسم بڵێن ئەوە لە ئەنگری لەو دەکە لە کاتێکدا من لە ماوەی ئەو 15 ساڵەشدا کە کاریان لەگەڵەکەم هەرگیزا و هەرگیز نەچوومەتە نێو گوتاری هەرزان بای و ململانەی حیزبی و سیاسی ئەوانە کەواتە دەبێت خۆت قەناعەت بەوە بێنی دەبێت ئەو جورئەتە تێدا بێ من ڕۆژێک پێشمەرگە بووین دەمانویست بە شانازیەوە بمرین لە پێناوی کوردستاندا کەواتە وەختێک حیزب نابێت تەقەدس بکرێ نابێت بکرێتە ئامانج ئەوە بەشێک لەوەیە ئەو ململانەیە دەنا من خۆم وا بیر دەکەمەوە بەڕاست گوێشم لەوە نیە خۆم لەگەڵەوە دەروونن خۆم مرتاح کردووە خۆم ئاسوودە کردووە کە ئەمە ببمە پێشە و کاریشم بۆ کردووە کاکسەرە ڕەنگە بەشێکی ئاگادار بێ ئەگەر تاچی کورد بەم هەستەوە هاتە نێو گۆڕەپانەکە زۆر بە ئاسانی ڕووبەڕووی ئەو گوتارە هەرزان بایە دەبێتەوە ناترسێ لێ
جارجارش دەڵم بابەوە خۆمە لە دەرەوە توالەتی نیش نەما هەمووی فەرهەنگیە ئەڵام جنێوی مەسینە چیە جنێویی ترمان بنێ مەسینەر لێرە نییە مادەم گوڵی پێ ئاو بدەین بابەتێکی دیکە کە قوربان جەناب ئاماژەت پێکرد ئێران بە شێوەیەکی سیستماتیک دوای ئەو شکۆی کە بۆ پێشمەرگەوە بۆ کوردستان دروست بوو لە شەڕی داعشدا چەند حەولی زۆر گرنگی داوە کە پرسی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان گرێ بداتەوە بە ئایدۆلۆژی ئیسلامیەوە و دەستپێکی ئەوە داعشێکی کورد چووە بەردەم پەرلەمانی ئێران خۆی تەقاندەوە و شەڕی کرد لەوێگە لە بیرتان بوو و ئەو کات تەلەڤیزیۆنی ئێمە کە بە ناوێکی دیکە کوردستان 24 لەوێ ڕۆماڵێکی کردوە بە سوتفەت دیارە لەوێ و فڵانوانە بەڵام دەکرێت هەموو ئەوانە دام و دەستگای هەواڵگری ئەو ئیمکانە دروست بکەن کە تۆ ئەوە ڕووماڵ بکەی بەڵام ئامانجی سەرەکی ئێران لەوەی ئەوانەی ئێران و سیستمی ئێران و کۆماری ئیسلامی بناسن دەزانن گەیشتنە ئەو شوێنانە کابرایەکی داعشی بە کەڵەشنیکۆفۆ بۆ شەڕ مەحاڵە مەحاڵی ئەندەر مەحاڵە کەواتە دەبێ بیر بکەیتەوە بۆ ئەم ڕووداوە ڕوودەدا لە نێو جەرگەی تاران و لە بەردەمی پەرلەماندا داعشێکی کووردە بۆی ئەو شەڕ ئایدۆلۆژیە بکە و ئەوە هەوڵدانێک بوو بۆ گرێدانەوەی بزافی کوردی و پرسیاری کوردی لە ڕۆژهەڵات بە مەسەلەی ئایدۆلۆژی ئیسلامی و داعش و فڵان و ئەولاولا کە تێیدا سەرکەوتوو نەبوو من بەبیرتان دێنمەوە وەختی خۆی سوپای پاسداران گۆڤارێکی دەردەکرد بە ناوی پێیان دەوت ئەسحاب ئینقلاب لە ئەسحابی ئینقلابدا سوپای پاسداران بەو دەرەنجامە دەگا کە مەترسی بۆ کۆماری ئیسلامی ئێران بە پلەی یەکەم ناسیۆنالیستەکانە و لە کوردستان ئەو سەرکردایەتی ئەوە حیزبی دموکراتی کوردستانی ئێران بۆیە هەموو تێچوێکی خۆیان کردو لە کاریگەرترین سەرکردەکانی ئەو حیزبیان لە نێو جەرگەی ئوروپادا شەهید و ترۆر ئەو دکتۆر قاسم لە ڕێگای وتوێژەوە لە 13 جوولای 1969 جەناب دەزانی و دکتۆر شەرەفکەندی لە 7 سەپتامبری 1990 لە برلین لە ئەڵمانیا بۆیە ئەگەر تۆ کۆی ئەم بابەتانە لە پاڵ یەکدا دابنێەوە دەڵێ پلەی دووەم کۆمونیستەکانن ڕێکخراوە چەپەکانن ئیسلامیەکان لەو پلەبەندیەدا ئاخرین پلان هەیە چون هەرچیەک بن سەر بەوە حەنەفی بێ شافعی بێ شیعە بێ سوننە بێ یەک سەرچاوی هەیە قورئان دەتوانێت کۆکەرەوەی بێ فقه دەتوانێت لەسەر حەدیث بەڵام خۆ لەسەر دەقە قورئانەکان ناتوانێت زۆر کێشەیە بۆیە ئێران ئەو پلەبەندیە دەکا و لە ڕاستیدا هەموو حەولەکەشیوە لەو سەردەمەشدا ئەوە بە جۆرێک گرێ بداتەوە بۆیە گوتاری مامۆستاکان لەگەڵەوەی لە ڕۆژهەڵاتی کوردستان دەرکەوت کە مامۆستای زۆر نیشتمان پەروەرمان هەن مامۆستای زۆر تێکۆشەر بوو لەگەڵ خەڵکەکەی خۆیانن بەڵام من جاری وایە گومان دەکەم لەو گوتارە ئاشکرای لە مزگەوتەکانەوە کە هیچ لێ پرسینەوەیەک نییە ئەها مەلاکان بە تایبەت لە لای جوان ڕۆوانە وتیان ئیزن بدەن ئێمە بڕۆین قسە بکەین لەگەڵ دەوڵەت بۆی ئەو کێشە چارەسەر بکەین و خوێن ڕێژی نێتە گۆڕێن تۆ دەبێت پرسیار دابنەی دەبێت 4 جار بیر بکەیەوە ئەوە چۆن ئەم بابەتە دەخڵقێ بۆیە ئەو کۆماری ئیسلامی ئێران خۆم لە دایکبوونی دیارە 78م یەکەم توێش کە دوای شۆڕشی گەلانی ئێران هاتە ئارا یەکەم توێش کە گرتی مەلاکان بوون وە کوردیش بۆ ئەوەی خۆی مدێڕن و پێشکەوتم خواز و با بڵێ بەرەی چەپ و لەژێر کاریگەری توودە و ئەوانەدا زۆرەوە پێوا بوو حتمەن دەبێت لە مەلای بدا حتمەن دەبێت لە دینی بدا حتمەن دەبێت ئافرەت بەسەر ڕووتی بنێرێتە مزگەفتەکان بەتایبەت برادرانی کۆمەڵە زۆر ئەو ئیشیان دەکرد بەڵام بەوە زیانیان لە ڕووی کۆمەڵایەتی و کولتوری و خەباتی شۆڕژێریەوە بە بزافی کوردیگانەوە دەستکەوتی تێدا نەبوو هەشیان ئێستا لە تەلەڤیزیۆنەکانیش دەڵێ ئێمە ئەوەمان کرد کردت بەڵام زەرەر بوو ئاکامەکە و دەرەنجامەکەی بە پێچەوانە بوو جا بۆیە من خۆم بابەتەکان ئاوا دەبینم و بۆیە دەبێ گومان بکەین کە ئەوانە ئێران ویستی دیسان توێژێک لەناو ئەوانەدا بەکاربێنێتەوە بۆ ئەوەی جەڵەوی کارەکان بەدەستەوە بگرێەوە بە شێوەیەکی دەروونناسی شەڕەگەر چاو لێ بکەن من هەزار جنێوم بڵێم بۆ تۆ دەوی بۆچی پیرۆزبای ئازادکردنی شنۆ ناکەین حتمەنی وجۆتان لێ بۆ شنۆ ئازاد بکەن شنۆ چۆن ئازاد دەکرێت چۆن ئازاد بوو کەی لەکوێ چ تانک و تۆپێک چوو ئەوێتەوە پاشەکشەیەکی تاکتیکی بۆ ئەوەی بێتە گۆڕێ بۆی لە ڕووی دەروونناسیەوە بە خەڵک بڵێ ها شارێک کنترۆل کراو بەبێتە قەش دەوڵەت گرتیەوە ئاکامەکەی دەوڵەت دەیچنێتەوە بۆیە زۆر جار لەو بارەوە خەڵکی ئێمە پەلە دەکەن
و ئەو ململانەیەش کە جەنابەت باست لێکرد بەداخەوە دەور دەبینێ یعنی ئەگەر تۆ درەنگتر قسەت کرد دەڵێەوە حتمما دێ بە دڵی فڵاندا نافڵاندانا من بەرپرسایەتی مێ من دەمێ سەرچاوەیەکی باوەڕپێکراو من نامێ با ڕۆژێ درەنگتر بڵاوی دەکەمەوە بەڵام حتمما دەمێ دروست بێت تاکید بکەمەوە لە دروست بوونەکەی چون لە ئیشی مندا دەڵێ گەر دایکت پێیوتی خۆشم دەوێ دوو جار بیر بکەرەوە بۆ دەبێ خۆشی بوێ چ قازانجێکی هەیە لەوەیدا کە تۆی خۆش بوێ زۆر سپاس بەڕێوانە ڕەوتێکن ئەوە بۆ مفتیزادە کاتێک بە خاک سپێردرا 14,000 کەس لە ناشنەکەیدا بەشدار بوون و ڕەوتی مەکتەبی قورئان و ئیسلامی سیاسی لە کوردستانی ڕۆژهەڵات دەورێکی زۆر کاریگەری هەیە لەو مەریوانەی کە کانگای کۆمەڵە بزوتنەوەی چەپ بوو خەڵک سەر بڕاوە لەسەر دڵداری کەسانێکیانە بۆ چوون لەناو ئەلقاعیدەوانە لە فەلوجە خۆیان تەقاندۆتەوە لە سەقزی شاری بەندە و شاری ژینا کەسێک لەسەر کفر لە بەر دەرگاکەی خۆی بە چەقۆ سەر بڕدراوە ئیسلامی سیاسی حزورێکی زۆر گەورەی هەیە لەوێ و بۆ ئاگاداری فروشگای زنجیرەیان هەیە دوکانی خۆیان هەیە بازاڕ و بزنسی خۆیان هەیە لە کرماشانەوە تاورمێ بۆی ئاگایان لێکە دەستیان لە ناو دەستیەکە و لە فرسەتێکیش دەگەڕێن کە تەب بدەنە سەر شتەکان بەڵێ هەیە و بە بەهێزیشەوە دەبێت زۆر بە جددیش ئەو مەسەلە تاوتوێ بکرێت زۆر سپاس